ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلی. هەواڵێک کە هەفتەی ڕابردوو دنیای ڕاستچڵەکان پەلاماری لایەنگرانی ترامپ بوو بۆ سەر کۆنگرسی ئەمریکا لە باڵەخانەی کاپیتۆل هیل. هەندێک ئەم ڕووداوەیان وەک کودەتا و وەک هەڕەشەیەک بۆ سەر دیموکراسی خوێندەوە، وەگوایە بەم پەلامارە بۆ سەر دەستگایەک کە نوێنەرایەتی ئیرادەی جەماوەردەکات شۆک بوون. هەندێکیش ئەم ڕووداوایان بۆ لاقرتی و پێخۆشبوون و بە پەردە هەڵماڵی لەسەر ڕووی ڕاستەقینەی ئەمریکا و دیموکراسی ئەمریکا بەکارهێنا گوایە ئەمە دوا بزمارە لە نەعشی وەهمەکان بە دیموکراسی بۆژواسی. بەڵام زۆر کەم کەس لەسەر ئەوە بەگومانن و گرفتیان هەیە کە ئەم ڕووداوە ڕووداوێشی گەورە بوو. لایەنە جۆراوجۆرەکانی ئەم ڕووداوە بوونەتە جێگەی باس و لێکدانەوەی بێشومار و هەوڵدان بۆ ناسینەوەی کاریگەریە ناوخۆیی و جیهانیەکانی. ئەمە ئەمڕۆ لە کەناڵی هیوا هەوڵەدەین هێندەی دەرفەتی ئەم بەرنامەیە بوارمانەدات ڕۆشنایی بخەینە سەر هەندێک خاڵی گرنگ و لە هەوڵی ئەوە دابین هەم لە گۆشە نیگایەکی جیاوازەوە کە مەژنێ لەگەڵ تێڕوانینی باوە جووت و هاوتابێ و ئەم باسە تاوتێ بکەین و هەم هەوڵ بدەین ئەزمونونەکانی ئەم ڕووداوە بۆ وردبوونەوە لە چیکردن لە وڵاتانی ناوچەکەی ئێمە کار لە بناغەوە حورمەتێکی شکلیش بۆ دامەزراوە هەڵبژێراوەکان و جوودی نییە بزانینەوە ئەزمونانە چین کە ئەتوانین سوودیان لێ ببینی لێرە. هاوکاری من بۆ ئەم بەرنمەیە پێشڕۆ محەممەدە، پێشڕۆ کە ئێستا دانیشتووی ئەڵمانیایە لە هەشتاکان لە ڕانی هاتۆتە دنیاوە. ئەو وەرجێڕ و نووسری بواری کەلتوری مارکسیزمە و چەندین کتێبی لە زمانی جۆرا و جۆرەوە وەرجێڕاوە نووسیوە و پێشکەشی کتێبخانەی کوردی کردووە. سڵاو پێشڕۆ بەخێراتی. ئەم کاتت باش. زۆر بەخێراتی. پێشڕۆ ینی بەر لەوەی کە من دەست بە بەرنامەکە بکەم یەک سەرنجم هەیە بۆ بینەرانی بڵێم ئەم بەرنمەیە لەم بەرنمەیە کە ڕاستە و خۆیەوە لایف پێشکەشی ئەوەی ئازیزەکرێ فرسەتێک هەیە بۆەوەی کەوا ئەوانی کە کۆمنتێکی دیاریکراوێن هەیە بازێجار کۆمنتی درێژە نووسنەوەوانە بەداخۆ لە بەرنمەکانی ڕابردووە هیچ فرسەتمان نەبوو وەڵامی ئەو کۆمنتانە بدەینەوە بۆ ئەوەی فرسەت بۆ ئەوان ئاوەڵا بێت و بکرێتەوە تەکنیکێکمان بەدەست هێناوە کە ئەتوانین لە ڕێگەی ئەو تەکنیکەوە ئەوەی ئازیز بەشدار پێ بکەین ڕاستەخۆ لە بەرنمەیە کە دیارم بەرنمەیە هاوکات لەسەر پیجی کەناڵەکەمان لە فەیسبوک لەسەر ئەکاونتی کەناڵەکەمان لە یوتیوب و هەروەها لە پیجی لە گروپی چەپی شەقامی چەپی شەقامە و بڵاوە بێتەوە. بەرحاڵ ئەو هاوڕیانەی کە لە یوتیوبەوە یاخود لە پیجی خۆمانەوە کۆمنتەکان نووسن ناویان دیارە ئەوانەی کە لە چەپی شەقامەوە ئەنووسن بۆ من ناویان دیار نییە کە لەگەڵ کۆمنتەکانیانە ناوی خوان بنووسن. هاوڕێک ئەگەر ئەوێت کۆمنتێکی هەیە ئەوێ بەشداری بکە ئەگادارمان بکاتەوە هاوکارمان ئارام عەلی تەرتیبی ئەوەکە کە چۆن چۆنی بتوانێت بێتە ناو ستۆدیۆوە و لەگەڵ ئێمە بەشدار بێەوە کۆمنتەکەی خۆی بە زیندوو بە ئێوەی ئازیز بگەێنێ و لە بەرنمەکە ئێمە بەشدارێکی چالاکی هەبێ. بەڵێ ئازیزە بەرنامەیەم ڕۆمان سەبارەت بە ڕووداوی پەلاماردانی لایەنگرانی ترامپە بۆ سەر کاپیتۆل هیل بۆ سەر کۆنگرسی ئەمریکا و هەوڵە دەین لەم ئەم باسانەی ئەم ڕۆمان لە دەوری ئەمانەتەوە رابەستێت. جومجۆڵی فاشیستەکانی ئەمریکا پەلاماری لایەنگرانی ترامپ لە دۆخی ئێستای ئەمریکا و دنیا چۆن بخوێنینەوە؟ ئایا ئەم ڕووداوە لە ئەمریکا پەلامارێکی کتوپڕە بۆ سەر دیموکراسی یا پاشخانی هەیە؟ پاشخانەکانی چین؟ هەڕەشەکانی ئەم کردەوەیە تونند و تیژانەی لایەنگرانی ترامپ بۆ سەر کۆمەلگای ئەمریکا و بۆ سەر دنیا چین و ئەتوانێت چی بێ؟ چەپی ئەمریکا چۆن و چی ئەکا بۆ وەڵامدانەوە بەم هەڕەشانەکە لە هاتنە مەیدانی باڵی ڕاستەڕۆ یاخود ئەو فاشیستانەی ئەمریکاوە دروست بووە.
دیارە هاوڕێ پێشڕۆ من پێم خۆشان باسانە دەست پێ بکەین و حەزەکەم جۆم لە تێبینەکان و سەرنجەکانی تۆ بێ بەڵام بەر لەوەی بچینە سەر مەوزوعەکان وەک ئاگاداری سەرنجێکاوە هاتبوو لە ڕاگەاندەکانیشە کە خۆمان کێشەمان کەمە ئێوە باسی ئەمریکاکەن یا جاریش پێشوو لە بەرنامەی پێشووترە بینەرێکی ینی بڵێن قسە خۆش بۆی نووسیوی باسی قەراغ بکەن ئەمریکا زۆر دوورە نظری تۆ چێ بۆ ئێمە بە باسی ئەمریکا بکەین ناوڕێ پێشڕۆ لە ڕاستیدا لە دنیا بۆتە حەلەقەیەکی بەیەکەوە بەستراو شوێنێکی دنیا نییە ئەمڕۆ نەزمێکی بەڕێوەبردننی ئابووری سەرمایهداری بەجیهانی بوو هەڵی نەسوڕێنێت لە سەدەی 19ەوە کاتێک هەتە مارکت پێشبینی بەجیهانی بوونی سەرمایهداری دەکات لە مانیفستی پارتی کۆمونیستە لە 1948ەوە باسی ئەوەی کردو کە تەنانەت هیچ نەتەوە و دەوڵەت و سنوورێک وجودی نامێنێ هەمووی کاریگەری لەسەر یەکتردا دەنێت اینجا ئێمە کاتێک باسی کاریگەریە جیهانیەکانی ئەم سیستمە و قەیرانەکانی و دەرهاویشتەکانی لە هەم لە فۆرمە نەرمەکەیدا کە قەیرانی خولی سەرمایهداریەوە هەم لە فۆرمە ڕقەکەیدا کە جەنگە کاریگەری بە زۆری لەسەر زۆربەی وڵاتان و زۆرینێ تەنان لەسەر کۆی ئەمڕۆ بە دیاریکراوی کە لە سەردەمی بەجیهانی بووندا دەبین لەسەر کۆی بەشەریەت هەیە لەسەر کۆی مرۆڤایەتی هەیە هیچ پنتێکی دنیا نامێنێتەوە کە کاریگەری لەسەر نەبێت اینجا ئێمە بە تایبەتیش کاتێکە وەکو وڵاتێکی بچووکی وەکو کوردستان هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یەکێک لە دواکەوتترین وڵاتانی دنیاە کە ناتوانێت لەسەر پێخۆی وەسە لە ڕووی ئابوووریەوە زۆر بە ئاسانی هەر گۆڕانکاریەک لە سیستمی سیاسی و ئابووری جیهان کاریگەری زۆر نێگەتیڤ و خراپی لەسەر کوردستان دەبێت ئەمە ڕوونە بۆیە ئێمە قسە لەسەر کاریگەریە بەجیهانی بووەکانی ئەم سیستمە دەکەین لەلایەکی دیکەوە ئێمە قسە لەسەر وڵاتێکی هاوشێوەی وڵاتی هەرێمی کوردستان ناکەین ئێمە قسە لەسەر گەورەترین زلهێز دەکەین کە لە سەرەتای سەدەی 20ەوە کۆنتترۆلی نیوەی مرۆڤایەتی بەدەستەوە گرتووە بڕیار نووسی دەوڵەتە بچووک و گەورەکان نەتەوە بچووک و گەورەکان دەدات کاریگەریەکانی ڕاستەوخۆیە لەسەر هەر جوڵەیەکی ئەمریکا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆی زەوی سەرزەوی هەیە بە هیچ گومانێکیش ئەگەر ئێمە ئەمڕۆ ڕوونتر قسە بکەین کاریگەری ئەمریکا لە دوای 2023ەوە لەسەر هەرێمی کوردستان زۆر بەڕوونی دەبیندرێت بە جیهانی هاتکردنەوەی بازاری کوردستان وەکو بازارێکی بچووک بەڵام بەشێک لە بازاری سەرمایهداری کاریگەریەکانی ئەوە بەڕوونی دیارە مەسەلەی قەیرانە ئابوووریەکانی هەرێمی کوردستان مەسەلەی ئەسەسای هەر ئەوەی ئەم چەند ڕۆژە دەگوزارێت لە کوردستان مەسەلەی باتخستنە سەر هاوڵاتیان باتخستنە سەر کرێکاران سەرتەنانەت تاکە کەس سیستەمێکی ڕاستەخۆی ئەمریکیە گوازراوەتەوە بۆ هەرێمی کوردستان بەبێ بوونی هیچ ژێرخانێکی بەهێزی ئابووری بەبێ بوونی هیچ جۆرە لە داهاتێکی سەقامگیری ئابووری تاکە کەس لە کوردستاندا بەهۆی بوونی قەیرانەکانەوە بەهۆی بە تایبەتیکردنی کۆی کەرتە گشتیەکانی هەرێمی کوردستان کە دیسان سیستمێکی ئەمریکیە بەهۆی نەبوونی هیچ داهاتێکی دیاریکراو لە داهاتی تاک لەسەر خێزان لەسەر تاک هەتا لە داهاتە کۆمەڵایەتیەکان ئێستا باجێکیش خراوەتە سەر دەخرێتە سەر دەسەپێنرێ بەسەر تاکی کوردیدا بە کرێکارانی کوردستاندا ئەمانە هەمووی کاریگەری قەیرانەکانی سیستمی سەرمایهدارین کە خێراتر بووە بە دیاریکراوی لە سەردەمی ئەم پەتایەدا پەتای کۆرۆنا ڤایرۆس کە بێگومان تێچوونی هەر سیستمێکی هەر قۆناغێکی سیستمی سەرمایهداری خەڵکانی هەژار و کرێکار دەیدەن تەرە گەورە پیشە سازی هەرە پێشکەوت و خوازەکانەوە دەست پێ دەکات ئەو سادەگوازرێتەوە بۆ وڵاتە بچووک و دواکەوتوەکان گومان لەوەدا نییە کە قەیرانی سەرمایهداری هەمیشە لە سنتەرە هەرە پێشکەوتووە پیشە سازیەکانەوە دەست پێ کردووە نەوەک لە حەڵقە زۆر لاوازەکان ڕەنگە لە حەڵقە لاوازەکان ئاسانتر بێ بۆ سەرهەڵدانی ناڕەزایەتی و خۆڕێک خستن بەڵام هەتا تەنانەت وەکو لیۆن ترۆتسکی باسی کردووە سەرمایهداری زۆربەی کات مەیلی بەلای ئەودا لە حەڵقە لاوازەکانیەوە بشکێ وەک بینیمان یەکەم شۆڕشی سەرکەوتووی سۆسیالیستیش لە ڕووسیای دواکەوت و سەری هەڵدانێک لە ئەڵمانیا پێشکەوتویان ئەمریکا یان بریتانیا هەتا دوایی لەبەر بەڵام قەیران هەمیشە لە سنتەرە هەرە پێشکەوتوەکانەوە دەست پێ دەکات کاریگەریەکانی ئەمڕۆژ کە زۆر خێراترە بەراورد بە 150 ساڵی ڕابردوو زۆر بە خێرایی لە سەعاتدا لە کەمتر لە سەعاتدا دەگاتە سەر کۆی دانیشتوانی سەرزەوی بێگومان وایە ئەوە دروستە پێشەوە من لەو بابەتەوە هاوڕام لەگەڵ تۆ
بەڵام من زیاتر لەوەش هەستەکەم ئەم باسە جۆرێک بۆ من باسێکی میتۆدیکە، یعنی ئەزانی چۆنە باسەکە تەنها لەسەرەوە نییە کە لێکدانەوەمان بۆ ئەمریکا چیە، ئەمسە من تۆ دانیشین لێرە باسەکەینەوەوانە دەیوا بە نظرێکی زۆر ڕۆشنیش گەیشتین و چینە کەسێ پرسیارمە لێکە جاخۆ ئێوە بە ئینگلیزیار قسە ناکەن، هەر شتەکانتان بە ئینگلیزی نیە، بە کوردی بۆ خۆتان قساکەن بۆ خۆتان باسیەکەن، خۆمە سوودێک بە ئەگەر هەتا ڕاستیش بێ 100% و تیورانی ئەڵێن خۆ سوودێک بە چەپی ئەمریکا ناگەێنێ، بەڵام حقەتەکەی ئەوەی لەلایەک ئەو شتانی کە تۆوتە دەو کاریگەریانی کە تۆ باسە کردووەمانە، ینی زۆر جاربناوە بیرم یە تۆڵم باشەوە گەر شەڕی ناوخۆ بکەوێت ئەمریکاوە بە چیکەن لەوانێ بە قومبەلەی نەوەوی بێ کاپچێشن، خەما شەڕی ناوخۆ کەوتە لیبیاوە بە تیارە لە ئیشانەیە شەڕی ناوخۆ نیە شەڕی ناوگینەوەوانە، وەڵام لە ئەمریکا ئەگەر قەومێتوانە لەوانەیە ویلایەتەکان بە یەکتر بەنە بەر هین بەر قومبەلەی نەوەوی، یعنی بەڕاستی تێکچوونی شیرازە یاخود لە گرێژنەچوونی کۆمەلگایش و کۆمەلگای ئەمریکا مەسلەی هەموو دنیاە و ئەمڕۆ ئێمە سنوور بۆ معنایی کە باس کراوە ئەوانە تەنها لە زۆر حاڵەتە خەتێکە لەسەر نەخشە دانراوە ئەوانە گینا معنایەکی واقعی نیەگەر لە ڕووی اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتیەوە کاریگەری وڵاتەکان لەسەرێک ببینی، بەڵام لەمەش زیاتر لەمە ژواوەتر لەوە ژواوەتر کە ئەمریکا چ ڕۆڵێکی هەیە لە دنیاەوە چۆن نەتوانێت گۆڕانکاریشی دیاریکراوە بە ئاراستەی ئیستیبداد یا فاشیزمێکی ڕوون و ئاشکرایە، دیارە فاشیزم لە ئەمریکا هەر بۆ ناسیزم لە ئەمریکا هەر بۆ ڕاستیزم لە ئەمریکا هەر بۆ تازەنیە کە دەرەکەوێت لەگەڵ ترامپە، بەڵام ئاوا کە ئەمە دەسەڵات بگرێت و ئاشکرا بێەوەوانە ئەمە کاریگەری بۆ سەر تاسەری دنیا هەیە، ئانی بۆ نمونە مەسەلەن تۆ لەو ڕۆژانەیە کە باسی ئەمە بوو لە ئەمریکاوانە هەمان کات باسی و وڵا بۆ قسخەنجەویشان بردوتە ژوورۆ لە پەرلەمانیان لە پەرلەمانتای چی ئەوە ئەخوێنن تۆ چێ باسێکا تۆ لە ئەمریکا کۆنگرس هێرش بکرێتە سەری ئەوانە باشە قەسابخانە دانانێن بۆ ئەندام پەرلەمانەکان لە هەولێت مەبەستمەوەیە کە قیاسەکە ئاوایە ئەبێ کە مرکزی دیموکراسی ئاوای لێبێ تر بۆ بێ خەڵک باچیەوەی بێکە ئەم دەوڵەتانی ناوچەکەی ئێمە بایەخ بە ئەنجومەنە هەڵبژێراوە درۆین و کارتونەکانی خۆشیان نادەن بێگومان ئەوە ئاوایە، بەڵام لەمە ژواوەتر ئەچیتە سەر باسیشی میتۆدیکانیم بۆ من ئەنالۆگیە دروستە بێ ئەوەی کە لە ئەمریکا ڕوئەدا وێنەیەکە لەوەی کە لەسەر تاسەری دنیای ڕوئەدا بەڕاستی ئەو شتەکە بە خەیاڵی کەسانە ئەهات کە ئاوا مەجموعەیە کەسانی بڵێن دۆمپین و لاکەوتە لە کۆمەلگایەوە بچنە ناو بەرزترین دەستگای تەشریعی وڵاتێکی گەورەی سەرمایه‌داریەوە بڕۆنە سەر مێزی پەرلەمانتارەکان خەریک بن مەسەلەن ئیمێڵەکانیان خوێنەوە لە وختەی دەستیان لە لوتیانایە ئەوانە و سەریان نەخورێنن هین بکەن ئیشارات و علاماتی سێرسێ دابنێن قاچ بخەنە سەر مێزەکانیان بچنە سەرینەکان ڕەسم بگرن ئەمام و قەشمەریاتە بکەن و ئەوانە یعنی ئەمە کە لەوێ ڕوئەدا شتێک لەم بابەتانە لە وڵاتەکانی ئێمە شاهەیە ئەمەی کە ئەبێت شتێک نییە کە ئەوە بێت کە تەنها تایبەت بێ بە ئەمریکا، یعنی ئەمە ڕنگدانەوەیەکێتی ئەم شتە سیر و عجایبە کە ڕوئەدا ئەوانە لەلای ئێمەشتی سیر و عجایب ڕوویداوە مەسەلەن ئێمەش دەورانە گاڵتەمان بەوا هات کە لە ئەفغانستان هینانێنە تەلەڤیزیۆنیان هێنا و ڕادیۆیان هێنا هینانەکە شەلاقیان لێدا ئەوانە، بەڵام دواتر هەر ئەوانە توانیان ژیانی مەملەکەتێک بەرباد کرد نەکەن مەملەکەتێک ناوچەیشیان بەرباد کردووە، مەسەلەن بە مەجموعەیەک باسە بوو قسە هەبوو داعشەکانیان کرد لە ناوچەکانی ئیناوانە جێگەی گاڵتە بوو، بەڵام دواتر سیرەکەی بوو بە کابوس، ئەنی مەبەستمەوەیە شتەکان لە یەک ئەچن ئێمە خەریشین لە یەک دنیا ئەژین ئەوەی کە لە ئەمریکا ڕۆیە بەڕۆژ بە جۆرێک لە جۆرەکان لە لای ئێمە ڕۆیە ئەو فاشیزمێک کە هەڕەشە لە ئەمریکاکە واقعیتێکە لە لای ئێمە هەیە هێزەکانی هەیە و ئەوەی کە ئێمە چۆن بتوانین بەرەنگاری ئەمە بینەوە و ئێمە لەم کەینوبینە هەڵوێستمان چی بێەوە چ هەڵوێستێک بگرین و ئەمانە بە نەزەرم زۆر مەسلەیەکە کە تەنها پەیوەندی بە ئەمریکاوە نییە مەسلەیەکە تەسویرێکە ئەتوانی لە وڵاتی خۆشمانە سوود لەم بەرەنجامی ئەم تێڕوانین و ئەم لێکدانەوانە وەربگری. بەرحاڵ چینە سەر ئەستی باسەکەمان من پێم باشە کەمێکیش باسمان کرد باوانە بەڵام پێ باشە خوێندنەوەی تۆ بزانم لەسەر ئەم دیاردەیە کە لە ئەمریکا هەیە ئەمە چییە لە ئەمریکا ڕۆیە چۆنی تێبگەین ئەنی مەسەلەن من ئەم ڕۆژانە جۆم لە لێکدانەوەی چەپەکان کرد چەپەکان لە ئەمریکاش لەسەر ئەمە متتەفق نین یەک نین هەندێکیان هەڵێن هەڕەشێکی زۆر گەورەیە و دنیا وێرانە بێت و
ئەوە فاشیزمە خەریکە باڵا دەستە بێت و ڕاسیزم خەریکەی نەبێت و ئەوانە هەندێکی کەشانەڵێ نەخێر ئەمەی کە ئاواز دلیەکەن ئەم مۆزوعە بۆ ئەوەیە کە ئەساسەن مەساتێ بپۆشن کە ئێستا مەوجودە لە بینی ئەم دوانەیە من هەستەکەم ئەم قوتببەندیە زۆر دروست نییە بۆ لێکدانەوەکانوانە پێم وا بێ ورتر لەم بابەتە وردبینەوە ئەوانە بەڵام پێم خۆشە بزانم ئەوەڵ نظری تۆ چێ پێشەوە دقیقاً زۆر گرنگە ئێمە بە وردی لەو بارودۆخە تێبگەین کە تێدا دەژین ئێستا وەها لە هەلومەرجێکدا دەژین و هەتا ئێمە نەتوانین ئەو بارودۆخی تێدا دەژین ئەو هێزانەی کە لەسەر تەکۆی سیاسی جموجۆڵ دەکەن نتوانین لەیان تێبگەین و هەروها ناتوانین بەرامبەریشیان بوەستینەوە تێگەیشتن بنەمای وەستانەوەیە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بتوانین سەرەتا لە دیاردەکە تێبگەین ئەوسا بتوانین ڕوبەڕووی بوەستینەوە زۆر من لەو چەند ڕۆژێ ڕابردوودا لە شەشی کانونی دووەمەوە تا دەگاتە ئەمڕۆکە بڕیار بوو بەیەکەوە ئێستاکە گفتوگۆ دەکەین بەیەکەوە بە بەردەوامی چاودێری بارودۆخەکانم کردووە لێکدانەوەکانم لە نەکە تەنها لە لای چەپویان چەپی جۆراجۆر بەڵکو لە بەرەی لیبراڵ و کۆنزەرواتیڤەوە بگرە هەتا دەگاتە بەرەی ڕاست لە ئەڵمانیاوە تا دەگاتە ئەمریکا زۆر بە زۆر سەرنجی سیر و سەمەرە گەیشتوم بەڵام حەز دەکەم یعنی وەکو بۆچوونی خۆم لێرە شتێک بڵێن بەڕاستی ئەویش ئەوەیە لە بەرنامەی پێشوشتا لەگەڵ بەڕێزت کە بە تازایی میدیای ئەڵمانی ڕایگەیان میدیای بۆ ببورن میدیای ئەمریکی کە جۆ بایدن وەکو 46مین سەرۆکی ئەمریکا هەڵبژێردراوە ئێمە بەڕێزت بەرنامەیەکە لەگەڵ من ئەنجامدا من لەوێدا باسم لەوە کرد کە بۆچی خەڵک دڵخۆشە تۆ ئەو پرسیارە لە من کرد بڵێ دڵخۆشە بە دۆڕانی دۆناڵد ترامپ لە 2016 کە دۆناڵد ترامپ هاتە سەر حکم بوو بە هیوایەکی زۆر تایبەت و زۆر گەورە هیوایەکی نووسوو خەونێکی هاتنەوەی خێوەیەکی نووسوو لە لای بەشێکی زۆری ڕاستڕەوەکان بە تایبەت لە ئەوروپا کە ئەزمموی ڕاستڕەوی کردبوو ترامپ توانی ئەو کابوسە خەوتووە بە خەبەر بێنێتەوە لێرە هەر ڕاستەوخۆ دوایی بەدەستەوە گرتنی دەسەڵات لەلایەن ترامپەوە ڕاستڕەوەکان کەوتنە جموجۆڵ لە ئەڵمانیا لە 1 ساڵ کەمتر لە ساڵێک دوای هاتنە سەرکاری ترامپ پارتی ئەڵتەرناتیڤ بۆ ئەڵمانیا سەری هەڵدا کە بە نیۆنازیەکان ناسراون بوون بە سێیەم حیزبی ئەم وڵاتە کە ئێستا هەڕۆ لە ئیستابلیشمنتی دامەزراوەی سیاسی ئەم وڵاتە دەکەن من دەمەوێت سا بێمە سەر ئەوە ئایا بەڕاست دۆناڵد ترامپ فاشیستە یاخود ئەوەی ڕوویدا لە شەشی کانونی دووەمی 2021 سەرەتای ئەم ساڵ کودەتا بوو بۆ بەدەستەوە گرتنی دەسەڵات لەلایەن ترامپەوە یاننا زۆر لە یەکەمی گادا زۆربەی چاودێران و مێژوو نووسانیان چاودێرانی سیاسی یا ڕاستەوخۆ گوتیان کە دۆناڵد ترامپ فاشیستە و هەروەها ئەوانەی پەلاماری کاپیتۆلیان داوە بە لایەنگرانی نازی ترامپ لە قەڵام دران من پێم خۆشە یەک خەڵ ڕوونکەمەوە پێم خۆشە هەمومانەوە بە بزانین کە ئەم بەراوردانەی لە نێوان ترامپ و نافاشیست بوون و فاشیست بوون داکراوە یەکەم شت هەندێکیان ڕاستەوخۆ ترامپ بە فاشیست لە قەڵام دەدەن هەندێکیان بە نافاشیست بەڵام هەندێکیان بە پۆست فاشیست لە قەڵەمی دەدەن بەو مانایە کە ترامپ دیاردەیەکی نوێیە لە فاشیزمدا بەڵام هاوشێوەی دیدگە کلاسیکیەکەی هیتلەر و مۆسۆلینی نییە فاشیزم وەک دەزانین لە ڕووی مێژووییەوە دیاردەیەکی تەواو ئەوروپیە لە بەشێک وڵاتانی ئەوروپادا سەرکەوتنی تەواوەتی بەدەست هێنا کە بوو بە مۆدێلی ئەمڕۆی فاشیزم لەوانە ئەڵمانیا و ئیتالیا و هەروەها بە کۆمەکی ئەڵمانیا لە فەڕەنساش بە حکومەتێکی بچووک لە ناوچەی ڤیشی کە بە حکومەتی ڤیشی ناسراوە و هەروەها فاشیزمە شکست خواردوەکانی دیکەش لە ئەوروپادا وەک لە بریتانیا لە ئیسپانیا لە پورتوگال هەنگاریا لە یۆنان لە بەشێک لە وڵاتانە فاشیزم نەتوانی سەرکەوێ شکستی هێنا بەهۆی دامە چونکە ئێمە دەبێت ئەوە بزانین کە هیتلەر و مۆسۆلینی پاشان بوون بە دوو مۆدێلی نوێی هەت ئەمڕۆی فاشیزم بەڵام ئێمە دوو بەراوردکاری بکەین زۆر گرنگە بزانین لەکوێدا ترامپ لە هیتلەر و لە مۆسۆلینی دەچێت و لەکوێدا لێیان جیا دەبێتەوە بۆ ئێمە دروستتر لە بابەتەکە بگەین دەزانین هەردوو هەم هیتلەر و هەم مۆسۆلینی لە بەرەیەکەم ترامپیش دژی ئازادی ڕادەربڕینن هێرشکردن نەیاران بانگەشە بۆ توند و تیژی هێرشکردنە سەر چاپەمەنی لێدان لە کۆمۆنیستەکان بڵاوکردنەوەی تیۆری پیلانگێڕی دەزانین کە هیتلەر و مۆسۆلینی هیتلەر بە دیاریکراوی کۆک بوو لەسەر ئەوەی کە کۆمۆنیستەکان و جوولەکەکانی یەکیان گرتووە بۆ تێکدانی شارستانەتی ئەوروپی بە دیاریکراویش کە ئەڵمان هێزی ئەڵمانیان ڕووی ئەڵمانی شارستانی ئەوروپی بەڕێوە دەبات
کۆمەڵگەکان و جوولەکەکانیەکیان گرتووە نمونەشی ئەوە لە جێگات جوولەکە بڵێن موسڵمانان ئەوا چێت پیلانگەڕی هێندە گەورە نییە کە موسڵمان بتوانێت ئەو هێزەی هەبێ ڕەنگە بابەتەکەمان جێگەی ئەوە نەبێت بچینە سەری بەڵام نمونە گاڵتە بە دیموکراسی دەکات هێرش دەکاتە سەر چاپەمەنی گاڵتە بە دەستگای قەزایی و دادوەری دەکات زمان پیسیەکەی نالێ بوردەیە تونند و تیژەکەی بەرامبەر بە نەیارانی حەزە تێر نەخۆرە بەرامبەر بە ژنان ئەو خۆ یەکسان بەڵێ خۆ یەکسانکردن و هاو شوناسکردنی خۆی لەگەڵ دیکتاتۆرە بیانیەکان و پیاوە بەهێزەکان وەک خۆی بەکاری دەهێنێ ڕنگمێن هەمیشە ئەو شێبەکە ناسیۆنالیزمەتی و سیاسەتە دەرەکەن ناسراویەکەی ئەمریکا فێرست واتە سەرەتا ئەمریکا کاتێک سەیری دەکەیت سەری ئەو دەکەیت کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکەوتن نامە و پەیمان نامەکان ڕەدەکاتەوە گاڵتەیان پێ دەکات ڕاسیزمەکەی و هەندانەکەی بە پەمبدانی گروپەکانی پیاوانی دەستخواز و باڵادەستی سپی پێست بانگەشەکردن و هەندانی بۆ بەکارهێنانی توندوتیژی لە شەقامی ئەمریکادا گاڵتەکان وەکو خۆت ئاماژەت پێدا بە دڵنیاییەوە هەموو ئەمانە دەنگدانەوەی قوڵی فاشیزمی مێژوویین بینیمان یەکەم هەوڵی هیتلەر پەلاماردان لە پێش بەدەستەوەگرتنی دەسەڵات پەلاماردانی چاپەمەنی کۆمۆنیستەکان بوو پاشان سۆسیال دیموکراتەکان ئینجا لیبراڵەکان یەکەم هەوڵی هین سکوادریستی واتە بەرگ ڕەشەکانی مۆسۆلینی پەلاماردانی نووسنگەی ڕۆژنامەوانی پارتی سۆسیالیستی ئیتاڵی بوو پاشان بۆ سەر نەیارەکانی دیکە ئەمانە گاڵتەکردنیان بە دەستگای قەزایی وەکو باسم کرد هەموو ئەمانە لێکچوونی زۆر گرنگن لەگەڵ ترامپ کە ترامپیش هەمان ئەو کارانەی هیتلەر و مۆسۆلینی کرد دیکە بەڵام جیاوازیەکەی با من حەز دەکەم لێرە بێمە سەر جیاوازیەکانی ئێمە زانیمان لە ئەڵمانیادا ئەوەی کە زۆر بەهێز بتوانانی هیتلەر بگەێنێتە دەسەڵات و کاریگەری لەسەر کۆمەڵگای ئەڵمانی دابنێ پێی دەوترێت یەکە سەربازیە یەکپۆشەکانی SS واتە یەکەی پەلامار یان یەکەی پارێزەر هەندێک شوێنی دیکەشدا بە شتخۆم بانفیوغا واتە هێزی پەلامار دەربووکو تۆفان لە ئیتالیا بە هەمان ئەم هێزانە پارامیلیتەری بوون کە پەلاماری نەیارانی نازیزمیان دەدا پەلامار یەکەم لە کۆمۆنیستەکانەوە دەستیان پێ دەکرد پاشان بۆ کۆی نەیارانی نازیزم پیرۆزکردن و مقدسکردنی هیتلەر پاتە سکوادریستیەکان کە بە بەرگڕەشەکان ناسرابوون لە ئیتالیا هەمان کاری هیتلەر پاراڵێک دەڕۆشتن ئەمە وای کرد بوو کە کارکتەری دوو کاریزماتیکی وەکو هیتلەر و مۆسۆلینی ببێ بە کارکتەرێکی مقدس لە کۆمەڵگای ئیتالی و ئەڵمانیدا بەڵام ئێمە ئەو هێزە لە پشتی ترامپەوە نبینین ئەم یونیفۆرمە لە پشتی ترامپەوە نبینین بێگومان ترامپ سەرکەوتنی بەدەستێناوە لە ببوورە پێشڕۆ من لێرە بە ئیسێ بکەم ڕاوسانە بکەین و ئەوانە لەسەر ئەم مۆزوعی کە چی هێزێک لە پشتی ترامپەوەیە ئەمە سەلێ من زۆر بە بایەخداریە زانم مەزانین چۆنە باسەکە وەکو تەنزیم وەکو منەظەمە هەتا مەسەر قیاسکردنی ترامپ بە کەسێکی وەکو هتلەر یا وەکو مۆسۆلینی ئەوانە زۆر هینە زۆر نایخوا ناخر ترامپ مەسەلەن ممەسیلێکی هین بوو ریال تیڤی بۆمانە ڕۆژانە بە هەر بۆ خۆشی شەکیان تێڵایە لەسەر تەلەڤیزۆنەوەوانە ئەنواع وەشکال بەرنامە هەیە کە ئەیگرنوێ کوتن بە عەرزاوینەکەنوانە بنیادەمێک بوو ریال شۆی ئەکردووانە کەسێکە ینی زۆرتر ئیسیفادەی لە فەزایحەکانی خۆیە کردووانە تاوەی ئیسیفادە لە تواناییەکان و بەهرەکان و هینەکانی بکە لە هەزاری شەر ڕیکلامەکانی زۆرتر هەر ئەوەیە ئەو قسە سیر و عەجایب و ینی زۆر جار ناجۆرانەیە کە هەست ناکەی لە حاڵەتێکی عادی و لە شوێنێکی عادیا دانیشتی بێکردوێتی ئەوانەیە بنووسی بێتی ئەوانە شوێنەکە فەرقی هینە بەڵام ئەوەی کە مەسەلەیە جیاوازی ئەو هێزی کە کەوتۆتە پشتی ترامپەوە لەگەڵ ئەوەی کە کەوتۆتە پشتی کەوتبووە پشتی مۆسۆلینی و بهینەوە هتلەرەوە من شتێک لێرەیە ئەبینم من زۆرتر لەوەی کە ئەو مقایسەیەم پێ زەرور بێ مقایسەی ئەوم پێ زەرورە چی کەوتۆتە پشتی ئەردۆغانەوە کە لە ئەوە ئەچێ کە کەوتۆتە پشتی ترامپەوە چی کەوتۆتە پشتی مودیەوە کە لەوەی ترامپەچێت چی کەوتۆتە پشتی بۆتینەوە کە لەوەی ترامپەچێت چی کەوتۆتە پشتی بڵین ئەم حیزبە ڕاستڕەوانەی ئەوروپا کە دەسەڵاتەکەن جان ماری لۆپێن و ئەو پیگی گالای ئێوە ئەوانە چی کەوتووەتە پشتی ئەمانەوە چی کەوتوتە پشتی هینەوە
بڵێن هێزە ڕاستیستەکانی ئەوروپاوە چۆنە ئاوا بەرز بوونەتەوە دەزانین چۆنە ئەمەی کە ئەزمەیەکی اقتصادی هەیە و ئەزمەیەک هەیە کە ئەم دیموکراتی تیای هەرستی هێناوە ئەوانە بەبەردەوام بەتەنهایی ناتوانێت ئەوە لێک بداتەوە کە ئێمە بۆ لەگەڵ دیاردەی ترامپا بەرەوە ڕووین ئەوەی کە ئەتوانی ئەمە لێک باتەوە نیە ئەوەی کە لەگەڵ دیاردەی ترامپا بەڕووی ڕوویکردن دووبارە بە شەرەکانیشن بەتەنها هەر کەلتور نییە بەتەنها هەر سیاست نییە بەتەنها هەر ئەحزاب نییە بەتەنها هەر اقتصاد نییە کە ئەڕوخێنا کۆمەڵێک گروپێکی ئینسانی دیاریکراون لێکدانەوەی ئەم گروپە ئینسانی دیاریکراوە ئێمە ئەگەیەنێ بەوەی کە بتوانین تێڕوانینێکی دقیقترمان بۆ ئەوە هەبێت کە ئەم جوڵا ئەم شتە چۆن حرەکە دەکات و چۆن ئەچێتە پێشەوە و حسابکردنێکیشە بۆ ئەژەنسی حسابکردنێکیشە بۆ ڕۆڵی کاریگەری ئینسان هەتا لەو جێگانەیە کە ئینتیخابێک یا هەڵبژاردنێکی خراپیژەکە چ کاریگەری هەیە بەر لەوەی کە من بڵێن تاقیبەکەی تۆ ببیستم لەم بابەتەوە پێم خۆشە ئاگاداریەکی ئەو هاوڕێیانە بکەم کە لەم بەرنامەیە بەشداری ئێمن و بینەری ئێمن هاوڕێیانێک لێرە من ئەبینم تایری حاجی حەسەن هاوڕێ محەممەد ئەحمەد کۆمنتیان هەیە وا دیارە قسەیان هەیە توانن لە بەرنمەکەی ئێمە بیکەن و بینەرانی ئێمەش ئاگادار بن ئەو هاوڕیانەوە هاوڕانێکی ترکیانوێ بەشدار بن لەگەڵ ئێمە ئاگادارەکەین کە ئێستا ئیمکانێتی ئەوە هەیە ئێوە ڕاستەوخۆ بێنە ناو ئەم پەخشە بڵین پەخشی کەناڵی هیواوە لەلایەن هاوڕێ ئارام عەلیەوە پەیوەندیتان پێوەکرێ ئەگەر پێتان خۆش بێ خۆتان ئەو شتانە لەبەر ئەو لینکە کە لێرە دانراوە ئەوانە کلیکی بکەن و ئەتوانن دواتر بێنە ناو ستۆدیۆوە و لە فرسەتێکا کە دیارە بەپێی بەرنمەکانمان ناتوانێت زۆر درێژ بێتەوەوانە کاتێککە هاتن ئاگادارتانەکەین بەڵام ئەتوانن ڕێی خۆتان دەرببڕن دووبارە زۆر سپاسیش بۆ هەموو ئەو سڵاو و دەستخۆشیەک کە ئەکرێ لەم بەرنمەیە بە ئێوەوە بەتواناتر و فراوانتر و گەورەترە بینەوە زۆر سپاسانەکەین بۆ ئامادەیتان بەرحاڵە و فرسەتە هەیە ئەتوانن بێنە ناو ستۆدیۆوە و لەگەڵ ئێمە بەشدار بن بەڵێ فەرمو پێشەوە من لە ڕاستیدا لە سەرەتای بەرنامەکەەوە باسم لەوە کرد کە بۆچی گرنگە بەراوردێکی مێژووی بکەین چونکە وەکو باسم کرد فاشیزم دیاردەیەکی ئەوروپیە ڕێشەی لەناو ئەوروپادا هەیە و هەروەها هیتلەر و مۆسۆلۆنیش وەکو دوو فاشیستی سەرکەوتوو لەسەر زەوی بوونەتە مۆدێلی کۆی بزوتنەوەی فاشیستی لە دوای خۆیانەوە هەتا ئەمڕۆ نکولی لەوە ناکرێت ترامپ ڕیشەی هەیە لەناو ئەماندا بەڵام لێکچوونەکانمان باس کرد جیاوازەکانیشمان لە ڕێی ڕێکخراوبوونەوە باس کرد بە یەک خاڵی دیکە ماوە کە پەیوەندی بە سیاسەتی دەرەکیەوە هەیە باسیکەین بۆ ئەوەی من خۆم لەو کڵێشە دووبارەکردنەوەوانە ڕزگارکەم بڵم کە ڕاستەخۆ بڵم بۆ ترامپ هیتلەرە یاخود مۆسۆلینیە بەڵام بۆچی ئەویش نییە ئەویش ئەوەیە کە هەتا ئەمە سیاسەتی ناوخۆمان باس کرد لێدان لە نەیاران و هەموو ئەمانەمان باس کرد دەسەڵات خوازی چێتە دوای سیاسەتی دەرەکی زۆر گرنگە ئەمە دەزانین کە ئەڵمانیا هیتلەر یەکەم بەڵێنی بۆ ئەڵمانیا ئەوە بوو کە چەکسازی بەهێزکردنەوەی سوپا هەستی بە هیمیلیشن و سوکایەتی و لێدان لە شانازی و شەرەفی وڵاتەکە دەکرد ڕاشی سێم بۆ جەنگ دەژیا لە پێناوی جەنگدا دەژیا بە جەنگیش هەناسیەدا لە ساڵ لە یەکەم ساڵی هاتنە سەرکاری هیتلەر ئێمە دەزانین کە نەفسای بە ئەڵمانیاوە کان دوای پەلاماری پۆڵەندایدا اینجا پەلاماری چکۆسلۆڤاکیایدا کە بەڵێنی بە هەموو دنیادا بوو پەلاماری چکۆسلۆڤاکیانادا دواتر هێرشی کردە سەر پاریزە تاوای لێ هات لە 1940دا هەموو ئەوروپای خۆراوای داگیر کرد مۆسۆلینی شەڕەکەی بۆ دامەزراندنەوەی ئیمپراتۆریەتێکی نوێ بە گرتنی ئەثیوپیا دەست پێ کرد لەگەڵ هەڵیش کەس خواردوو لە ئەفریقای باکوور هەموو ئەمانە وابان لێ دەکات کە بەراوردێکی ترامپ بکەین ترامپ بە پێچەوانەوە ئەمە زانین هەمیشە دروشمەکەی ترامپ ئەمریکا فەرس یەکەم ئەمریکا دەزانین یەکەم هێندە مەشغوڵ بوو بە کشاندنەوەی سوپای ئەمریکا لە ئەفغانستان و سووریا و وڵاتانی دیکە عراقیش هەتا دوایی ترامپ کەمتر مەیلی بە لای جەنگ فراوانخوازی ئەمریکیدا هەیە ئەسڵ ترامپ باس لە ئیمپراتۆریەت ناکە ئیمپراتۆریەتی ئەمریکی بە باڵادەست بەسەر کۆی بەشەریدا وەکو ئەوەی کە هیتلەر و من دەمەوێت لەو کڵێشێ بدەم کە ترامپ بە مانای کەلیمە ناکرێت بڵێ هیتلەر هەروە بە سادەیی یاخود بڵێ مۆسۆلینیە و ترامپ بۆ نمونە کەمتر جەنگ خوازە لە دەرەوە هێندەی جەنگ خوازە لە ناوەوە ئەمانەوەمان لێ دەکات کە بڵێن هەتا سیاسەتی دەرەکی ترامپ هیچ فەرق دەکات لەگەڵ سیاسەتی دەرەکی سیاسەتی دەرەوەی هیتلەر و مۆسۆلینی ترامپ زۆر کاوێتیکترە زۆر پەرتەوازەترە تا بتوانێت هەتا تەنانەت کودەتایەکیش ئەوەی کە پێی دەگوترێت کودەتا ڕێک بخە
لەبەرەوە بۆ نمونێ ئێمە دەزانین ترامپ بەگو خۆ باس کرد لە هینەکاندا کەسێکی جددی نەبووە کەسێکی گاڵتەباز و کەسێکی هەتا لە ئەمریکاژە ناوی دەنێن قەرەقۆس یاخود کلاون و بە پێچوانەی هیتلەر و مۆسۆلینی کە لەسەر جددیە لەسەر بیرۆکراتیەت لەسەر پەروەردە پروپاگەندە دامەزرا بۆ ترامپ کەمتر توانای ئەم بابەتانەی هەیە هەتا تەنانەت توانای ڕێخستنی ڕاستە گوتارەکانی بەلاغی گوتارەکانی زۆر ئاگرینە بەڵام هێشتا توانای ئەم گوتارەی توانای ڕێخستنی کۆی کۆمەڵگای بەشەری نییە کۆمەڵگای ئەمریکی نییە ئێمە دەزانین کە تەنانەت بەم دوایانە هەتاوەی لەسەر بۆ سەر کاپیتۆل ڕوویدا ترامپ بەشێک لەلایەن گرانی پارتی کۆماریش لەگەڵ ئەوەشدا کە کۆماریەکان زۆرینەی کۆماریەکان و بەشێکی گەورەی کۆمەڵگای ئەمریکی ڕازی نییە بە هاتنی جۆ بایدن بۆ وەکو 46مین سەرۆکی ئەمریکا بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ڕازینین پێی بەرەی کۆنزەرواتیڤ بەرەی سپیپێز یاخود بەرەی ئەنتی دیموکراتی لەگەڵ ئەوەشدا دەبینین ئێمە دەزانین کە توانیان فەشەل بە ترامپ بێن تەنانەت توانیان دژی ترامپ بوەستنەوە لەگەڵ ئەوەشدا خاڵێکی دیکە زۆر گرنگە بۆ بەراوردکاری ئاخر کۆتا بەراوردکاریم ئەوەیە کە میدیای ئیتاڵی و میدیای ئەڵمانی بچووکترین لە بچووکترین پۆینتەوە بۆ کۆتا پۆینتی لەلایەن دەوڵەتەوە کۆنترۆل کرابوو بەڵام دەبینین لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا میدیای ئەمریکی مینستریم میدیای ئەمریکی میدیای باڵادەستی ئەمریکی گاڵتەی بە ترامپ دەکرد سانسۆری دەخستی قسەکانی ئەمە لە فاشیزم مێژوویدا هەرگیز ڕووی نەداوە کاریزما هەرگیز ترامپ نەیتوانێت ببێتە ئەو هێزە کاریزماتیکی ئەو سەرۆکە کاریزماتیکە کە بتوانێت فاشیزمێکی مێژووی لە چەشنی هیتلەر و مۆسۆلینی دابمەزرێنێ ئاخر خاڵ بریتیە لە مەسەلەی اقتصاد من تا ئێستا باسی اقتصاد نەکردووە دەبێت ئاماژەش بۆ خاڵە بکەم دوایی ئەگەر گونجاو ویستت من لەو خوێنەوانی تۆتیەکە من بەراوردکاریە بەڵام من وەگوتم من تێڕوانینەکەم ئاوایە کە ئێستا ئەبێ ئەم دیاردەی ترامپ بۆ ترامپیزم بخرێتە سیاقێکی دنیاییەوە یعنی لە دنیای سەرمایه‌داری ئەمڕۆیە ئەو بوحرانەوە قەیرانی کە ڕووی داوە هەڵوەرینی یاخود داڕزینی نیۆلیبرالیزم ئەو خەونانەی کە باڵێنی پێدا ئەوەی کە چێکەکە گەورابێ کە اقتصاد فراوانەکەینەوە بازار ئازادەکەین چێکی بەرهەمهێنان گەورابێ ئیتر بابەشی کارگەری پچکۆلە بێت و ئەوانەوەکو تا چرەی وت بەشی کارگەرەکە پچکۆلەش بێت لە کێکەکە مادەم کێکەکەمان گەورە کردووە کارگەر تێری پێخوا خەڵکی بندەست و خەڵکی فەقیر ڕۆژات تێری پێخوا ئەمە ئەو خەونەی نیۆلیبرالیزم کە بەڵێنی پێداکە بازار ئازادکەن بانقەکان ئازادکەن بڵین دەواازەکان بکەنەوە لە بەردەمی سەرمایی ئەجنەبیا و ئەمانە ئیستیقرار بێن نەدی و ئەوانە جۆرێک هەلومەرجێکی سیاسی وا ئامادە بێنە پێشەوە کە خەڵک جەزابێتی هەبێ بێ ئیسیسمار بکە بێ و بەرهێنان بکەوانە ئیتر دنیا بەرەو باشیە چرخێ و دنیا بەرەو خۆشی بینراکەوا نەبوو کە خودی ئەو پێشکەوتنەی کە ئەمریکا باسەکرد لە خودی ئەمریکا خۆیان ئەم بەڵقانە تەقین هەرخۆشیان ناوە بەڵبڵقەکانی 2010 تەقینەوەی کە مەسەلەی لە مەجای سەکەن و لە مەجای خان و بەرەیە و ئەمە قەیرانێکی دروست کرد کە هەر تەنها بڵقانە نەبوون کە تەقین هەر بەڵقی ئەو تەبلیغاتی نیۆلیبرالیزم بۆ دنیا تەقی لەو کاتەوە تا ئێستا نیۆلیبرالیزم لە نشستایە لە بەرەو خوار چوونایە وامەوەی کە جێگای ئەگرێتەوە متاسیفانەوە بەداخەوە ئەوەی کە جێگای ئەم هێزاگرێتەوە هێزێکی پێشڕەوی کارگەری نییە کە ئازادیەک و یەکسانێکی زۆرتر لە کۆمەلگایە بهێنێتە دی خەبات بۆ ئەوە بکە ژیان باشتر بێ لە داهاتووە لەم هەرەسەی نیۆلیبرالیزم و لەم قەیرانی کاپیتالیزم سوود وەربگرێت کە بە ئاراستەیەکی باشات چرخی پێچەوانەکەی ڕاستە هێزێکی مستەبیدی ئیستیبدادی ئەوانە سوود لەمە وەرەگرێ اینجا تەنها ئەوە نییە کە لە ڕووی ئایدۆلۆژیشەوە سوودی وەرگتووە لە ڕووی ئایدۆلۆژیۆڵێ جاران چەند باش بوو کە مەسەلەن ئەم پەیوەندیەی لە کۆمەلگایە هەبوو گروپەکان دیار بوون چێ باشترە لە چیە و سپی زۆر باشترە لە ڕەش و موسڵمان چاکترە لە غەیرە موسڵمان و عەرەب باشترە لە کورد و کورد باشترە لە تورکمان و ئەم تەبلیغاتانەی کە ئەیهێنن ئاوا ئەم تەدەڕوج جاران ئاوا باشتر بوو ئاوا ئێمە توانای ئەومان هەبوو کە کۆنتترۆلی کۆمەلگا بکەینەوەمانە بە عموم مەڵێ یعنی تەنها کوردستان و عێراقوانن لە عمومی دنیا ئەمە ئاوایە ینی بەرەو دواوە گەڕانەوە بەرەو پاشەکشەکردن لە هەموو ئەو مەفانی کە بەدەست هاتووە گاڵتەکردن بە مافی ئافرەتان و مافی ژنان گاڵتەکردن بە ڕێکخراوەکانی کە پێڵن ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ئەنی
هێرشێنان بۆ هەموو ئەو شتانەی کە لە ظەرفی 34 ساڵی ڕابردووە هاوکات کە نیولیبرالیزم لە ئارایە بوو بە جۆرە لە جۆرەکان نیشاندەری مقاومەت و بەرەنگاریش بووە لە بەرامبەر نیولیبرالیزمە. پاشەکشەکردن لە هەموو ئەمانەوە گەڕانەوە بۆ ڕۆژگارێک کە ئەساسەن ینی جۆرێک سەرباری چەسانەوەی سیاسی و ئەوانە کەپتی سیاسی چەسانەوەی اقتصادی کەپتی سیاسی و کەپتی ئیشتیماعیش مەوجود بوو. ئەمە جوڵانەوەیکی سەرتاسەری لە ئاستی دنیاە لە وڵاتەکانی خۆمانە بە ئیسلامی سیاسی ئەمە بەرجەستا بێتەوە لە لامان لە ئەمریکایەوانە بەم تەیارە مەسیحی بەم تەیارە ڕاسیستی و بڵین امتیازدان بە پیاوی سپی و ڕاسیزمی پیاوی سپی بە دەرەجەیەک لە ئەوروپا بە ڕاسیزمی ئەوروپی و ئتنیکی و ئەوانە خۆی دەرەخا. بەرحاڵ لە بەرامبەر ئەم ئەزمە بڵێن کللتوری و سیاسی و ئایدۆلۆژیا ئەم هێزە دەرکەوتووە. بەڵام کێشەکەەوەی بۆ ئەم هێزە دەرەکەوێ و بۆچی ئێمە لە بەرامبەر ئەم قەیرانەیە ئەوە نبین بەس تەحلیلەکانی ئێمە ناتوانێت ماتریالیستانە نەبێت. باسەکار تەنها ئەوە نییە بۆ ژوازی خۆی تەبلیغاتی بۆ ئەم بیر و بۆ چوونانەوە بۆ ئەم ئایدۆلۆژی ئەوانە کردووە. باسەکە لە لایەکی تریش پەیوەندی بە تەرکیبەی طبقەی کارگەری ئەم سەردەمەوە هەیە. بە نەزەری من ئەوەی کە ئێستا ئێمە لە کۆمەلگایەکە ئەژین کە چینی کارگەری وەکو جاران لە ڕابطە و لە پەیوەندیەکی تعریف کرا و ثابتە بە زۆرێک جێگیران نییە لەگەڵ سەرمایهداریە، شوێنی کاری خۆی نازانێ، پیشەکەی خۆی معلوم نییە چییە و هەر ڕۆژەی کارێکی هەوە ڕۆژە لە شوێنێکەوە ئەمانە بە جۆرێک سەیالێتێکی دروست کردو بۆ چینی کارگەروانە کە کەمتر ئەتوانێ دەستی بەو هینانە بگا بۆ وەسایلانە بگا بۆ خۆڕێخستن و ئێمەمانان بەو بەشە پێشڕەوە لە چینی کارگەر کە ڕاهاتووە لەسەرەوەی کە بە مۆدیلەکانی قەرنی 90 و سەرەتای قەرنی 20وانە چینی کارگەر ڕێخا دەستە پاچەیە نازانێت چی بکە. هەر باسی نیقابات و اتحادیەکەوانە و اتحادەکان دروستکردنوانە لە حاڵەکە اتحادەکان لە زۆر جێگا خۆیان بوونەتە وەسایلی چەپاندنی چینی کارگەر، بوونەتە وەسایلی قەمعکردنی چینی کارگەر. یعنی مەبەستمەوەی ئێمەمانان و ئەوانەی کە لە ئینان لەم مەسەلەیە ئەبێ ئێمە علامەتێکی ئیستیفهام و تعجبمان بۆ دروست بێ. ئێمە چۆنیە توانین بەرەنگاری ئەمە بینەوە و باسەکە تەنها ئەمریکاش نییە. باسەکە بۆیە ئێستا گرنگترە باسی ئەمریکا بکەین، گرنگە باسی ئەمریکا بکەین چونکە کە مەسەلەکە ئەگاتە ئەمریکا معنای وایە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان ئەو ڕۆژە زۆر دوورە کە ئێمە توانی لە موسیبەتانی وڵاتی خۆمان ڕزگارمان بێ ئەگەر چارەسەرێکی واقعیان بۆ نەدۆزینەوە ئەگەر نەتوانین بەرەنگاریان ببینەوە. یعنی دەرکەوتنی داعش، دەرکەوتنی ئیسلامی سیاسی، دەرکەوتنی فاشیزمی وڵاتی ئێمە تەفسیرەکەی هەر تەنها ئایدۆلۆژی نییە، تەفسیرەکەی هەرەوە تەنها نییە نیولیبرالیزم پەچی کەوتووە یا داڕزاوانە. تەفسیرەکەی ئەوەیە کە ئێمە چینێکمان هەیە نایناسین، نازانین تەعاملی لەگەڵا بکەین و نازانین چۆنی لە ناڕەزایەتەکانی تێبگەین، چۆن ناڕەزایەکانی ڕێک بخەین و ئەوانە. هاوڕێ شەماڵ من دەنگی تۆ نابیستم. ئێستا کرایەوە زۆر باشە ببوورە. من لاهین لە ئەو باسانی کە من قسەکانم تەواو بوو لەو جێگایە نازانم ئەگەر ئیلەکان بیستی بێ مەبەستمەوە بوو کە ئێمە پێویستمان بەوەیە لەم مەوزوعی ئەمریکا ئەوانە کولیان هەلومەرجەکە لە ئاسی دنیاەوە لە ئاسی ناوچەی خۆشمانە بناسین و بزانین کە قەزایەکان جددیە و لە بەرامبەر باسی مثلەن ئایدۆلۆژی و فکری و هەتا زۆر جار سیاسی لە بەرامبەر دەرکەوتنی داعش و فاشزمایەکە لای خۆمانەی بینین مەسەلەکە زۆر کۆمەڵایەتی تر و اقتصادیتر و زەمینی تر ببینین و حل و حلولەکانیشمان بۆ مەسەلانە ئاوا بێ. منش مەسەر نقطەیەکی تر لە مۆزوعەکەویش مەسەلەی ئەوەیە کە ئەم پەلامارە بۆ سەر بڵین کۆنگرسی ئەمریکا بە ڕووداوێکی کتوپڕیان زانی ئەوانەوە بڵێ پشتیوا قەت لە ئەمریکا ڕووی نەداوە. دیارە حەزمەکەی دیارە شتێکە کە مفاجئە بۆ ئەوانە بۆ زۆر کەسوانە بۆ منیش مەسەلەن بۆ زۆر کەس بۆ هەموو کەستەوانێ مفاجئەوی. بەڵام ئەوەی کە ئەمە یعنی بڵێ هەورە تریشقەیەکە لە ئاسمانێکی ساماڵە و هیچ پێشینەیەکی نیست پاشخانێکی نییە. نەزەری تۆ لەو بابەتەوە چییە؟ چۆن ئەی بەسترێتەوە بە پاشخانەکانی تەتەوراتە سیاسەکانی ڕابردووە لە ئەمریکا؟
وەکو باسمان کرد فاشیزم دووبارەی دەکەمەوە کە دیاردەیەکی ئەوروپیە بەڵام بۆ بە مۆدێل بۆ کۆی بسووتنەوە فاشیستەکانی دنیا بۆ کۆی ڕابەرە فاشیستەکانی دنیا بە دیاری هەردوو فاشیزمە سەرکەوتووەکە ئەمریکاش پێ هیچ گومانێک کە لەسەر بنەمای کۆلایەت هەبوونی سیستمی کۆلایەتی دامەزراوە لەسەر بنەمای چینایەتی دامەزراوە لەسەر بنەمای ئیمپریالیزم و کۆلۆنیالیزم دامەزراوە هیچ گومان لەوەدا نییە کە کۆمەلگای سیستمی ئەمریکیش سیستمێکی ڕاستیزم تێدا جێبووەوە فاشیزمیش تێدا جێبووەوە هەر نمونەی مێژوویی ئەگەر بهێنینەوە باسێکە ڕێکخراوەکان نەکەین باسی نمونێ بێت لە سەروبەندی هاتنە ناوەوەی ئەمریکا لە سەردەمی ڕوزەفێلد بۆ ناوجەنگ لە دژی نازیزم و فاشیزم و ژاپۆن هەر لەو سەردەمەدا لە کابینەکەی ڕوزەفێلد و پاشانیش هاری ترومەندا ڕاوکردنی ئەنتی فاشیستەکان لە ئەمریکا دەستی پێکرد بوو ئەمە ڕوونە یعنی کاتێک سوپای ئەمریکا دژی ئەوەی پێی دەگوترێت فاشیزم دەجەنگێ کەچی لە ناوخۆرە ڕاوی ئەنتی فاشیستەکان دەکات حتا تەنانەت دادگاکانیش داخران لەوەی کە لێکۆڵینەوە لە پاشخانی فاشیستی نازیەکان بکەن چونکە ئێمە ئەوەش دەزانین لە ڕووی مێژوویەوە بەشێکی گەورەی بیرۆکراتە نازیەکان لەلایەن ئەمریکاوە بردرانە ئەمریکا بۆ بەکارهێنانیان لە سوپادا لە یەکە زانستیەکاندا ئەکادمیەکان فیزیکزانەکان بەشێکی گەورەی نازیەکان بران بۆ ئەمریکا ئەسڵەن ئەمریکا لە حکومەتەکەی لە ئاخر ساتی پەلاماری هێزی ئاسمانی بۆ سەر ئەڵمانیا فەرمانی بە کوی فەرماندەکانیدا بوو کە لیستێکی گەورەی پێدابوون هیچ یەکێک لەو ناوانە نابێت بکوژرێت دەبێت بە زیندوی گیر بکرێن نیشانەی ئەوەیە کە ئەگەر گەشەی ئەنتی فاشیستی لە ئەمریکا و ئەنتی ڕاسیستی لە ئەمریکا ببووە بە بزوتنەوە دوو کێشەی دروست دەکرد یەک کێشەی یەکەم ئەو مێژووی هەبوونی ڕیشە مێژوویەکانی فاشیزم و ڕاسیزم لە ئەمریکا بەرامبەر بە مرۆڤی ڕەشپێست بەرامبەر بە ژنان بەرامبەر بە گروپە کۆمەڵایەتی و گروپ مرۆیەکانی دیکە و هەروەها ئاشکراکردنی ئۆفیسیالە یاخود بیرۆکراتە نازیەکان لە ناو حکومەتی هاری ترومان و پاشان لە سەردەمی مەکارتیزمدا کە لە دژی کۆمۆنیزم بەکارهێنران ئەم نازیان لە ئەمریکا کەواتە ڕیشەیەک هەیە لە ئەمریکا لە ڕووی ئەوەی ڕاستە ئێمە ئەمریکامانوان ناسیوە کە کۆمەڵگایەکی جەماوەریە بەڵێ دیموکراسی کە دەکرێت ناوی بنین جبەخانەی دیموکراسی ئەمریکا ماوەیەکی زۆر مۆدێلی دیموکراسی بووە مۆدێلی پارێزگاریکردنیش بووە لە دیموکراسی لە بەشێکی زۆری سەرزەوی بەڵام سیاسەتی دەرەوە و سیاسەتی ناوەوەی ئەمریکا دوشتی جیاوازە ئێمە دەبێت بزانین لەو کاتەدا کە بەرگری تا سەر ئێسقان لە دیموکراسی دەکات بەڵام کودەتا لە وڵاتانی ئەمریکای لاتر ڕێک دەخات لە دژی حکومەتە هەڵبژێردراوەکان بۆ نمونە لە دژی ئەلڤادۆ سایەندە کە بە دیموکراتی هاتۆتە سەر حکم پینۆشەی بۆ دروست دەکات بۆی دەنێرێت و پشتیوانی دەکات لە ناوخۆ بەرگری لە دیموکراسی دەکات لە دەرەوە بەرگری لە دیکتاتۆریەت دەکات هەموو ڕیشەی فاشیزم هەیە لە ئەمریکادا لەگەڵ ئەوەش دەکات وەکو جبەخانەی دیموکراسی ناسراوە دەستورەکەشی دیموکراسی هەتا ترامپیش ناتوانێت بۆ نمونە دەستوری ئەمریکا ژێر پێ بخاتەنانە هەتا کۆماریەکانیش ناتوانن ئەم کارە بکەن بە پێچەوانەی هیتلەر کەتوانی لە یەکەم لەحزەدا دەستوری ئەڵمانیا بگۆڕێت دیکاتە دەستورێکی کۆمپلیت لەسەر بنەمای وێنەی خۆی بۆ کۆمەلگای ئەڵمانی کۆمەلگای یونیفێرمی ئەڵمانی دادمەزرێنە بەڵام بەڵێ فاشیزم لە ئەمریکا هەبووە بەڵام لە بەرنامەی پێشودا من لەگەڵ بەڕێزت باسم لەوە کرد ڕێکخراوی فاشیستی هەبووە ڕیشەی فاشیستی هەبووە دەسەڵاتی 150 ساڵەی بانگەشە بۆ دەسەڵاتی سپیپێس مرۆڤی سپیپێس لە ناویشیدا پیاوی سپیپێس هەبووە و هەمیشە بە قۆچی قوربانیکردنی گروپە مرۆیەکانی دیکە لە ئارادا بووە و هەروەها پێگەی دەوڵەتی یاخود اقتصادی دەوڵەتی سیاسەتی دەوڵەتی هەموو ئەمانە ڕێگەی داوە ئەمانە بچنە ناو یەکە دەوڵەتەکانەوە و ڕاگەیاندنیش بەشێکی ڕاگەیاندنیش ڕۆڵی هەبووە لە پەرەپێدان بە سیاسەتی ڕق و کینە و جیاکاری و دیسکریمینیشن و هەتا هەموو دوایی ئەمانە ڕێگای خۆش کردەوە بێگومان کەسایەتێکی وەکو ترامپ بێتە سەر کار بەڵام بێگومان ئەمە دەبێت کە خۆشت ئاماژەت پێکرد ئاماژە بێ خەڵک زۆر ڕئیسی بکەین بە دیاری کراوی لەکەیەوە فاشیزم لە ئەمریکا یان ڕاسیزم لە ئەمریکا خەریکە وەکو بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی دەردەکەوێت ئەو نوختە زۆر گرنگە باسمان لە ڕاوکردنی ئەنتیفاشیستەکان کرد بەڵام هێشتا لەگەڵ ئەوەشدا کە ئەنتیفاشیستەکانیان ڕاو دەکرد بەڵام فاشیستەکانیشان ڕاو دەکرد لە ئەمریکا ڕاستیستەکانیش ڕاو دەکران بەڵام لەگەڵ باڵا دەستبوونی نیۆلیبرالیزم
ڕاستیدم لە ئەمریکا یان فاشیزم دەموچایی خۆی دەردەخات بێگومان پێشینێ ترامپ دەتوانین بڵێن ڕۆناڵد ریگانە ئەریشکەین قوتابخانەی نوێی کۆنزەرواتیڤزم کە بە نیۆکۆ ناسراوە زۆربەی ئەو لایەنگرە نەک فاشیست بەڵکو ئەوەی پێی دەگوترێت پرۆتۆفاشیست کە کۆچیان کرد بۆ ئەمریکا قوتابخانەی شیکاگۆیان دامەزران هەم لە ڕووی اقتصادی هەم لە ڕووی سیاسی کۆمەڵایەتیەوە پاشان چوونە پاڵ خوێندکارەکانی چوونە پاڵ ڕۆناڵد ڕێیگانەوە فەیلسوفەکانیان بەناوبانگترینیان بۆ نمونە لیۆ شتراوس کە زۆر کات ئاماژی پێ دەکەم لیۆ شتراوس ئەگە بە ڕیشە جوولەکە نەبووایە دەبوو بە ڕایشکاری هیتلەر بەڵام بە ڕیشە جوولەکە بوو قبول نەکرا لە ئەڵمانیا ناچار چوو بۆ ئەمریکا هاروی مانسفیلد کە بە یەکێک لە تیۆریزەکەرانی ڕاسیزم و فاشیزم ناسراوە بەرگری لە لیبرال دیموکراسی کە بەم دوایانە پاشەکشی خۆشی ڕاگەیان فرانسیس فوکویاما پاشان لە دوو ڕاوێژکاری دیاریکراوی دۆناڵد ترامپ کە ئەوانیش لەناو قوتابخانەی نیۆکۆنزەرواتیڤزم کە ئەمڕۆ پێ دەوترێت نیۆلیبرالیزم پەروەردە بوون ریچارد سپێنسەر و ستیڤ بانۆنن ئەمانە کە ئایدۆلۆگیەکانی ڕیسیزمن لە ئەمریکادا لیبرالیزم سەرەتاکانی دەستپێکی فاشیزمە وەکو دامەزراوە لە ئەمریکا کە دێتە ناو جومگە دەوڵەتیەکانەوە لە کۆتاییەکانی هەفتەکانەوە لە هەشتەکان وردە بەهێزتر دەبێت مارگارەت تاشەر ڕێگای زیاتری بۆ خۆش دەکات بەوەی کە هیچ ئەڵتەرناتیڤێک وجودی نییە بەرامبەر بەم سیستمە لە 89 کاتێک فرانسیس فوکویاما نەگەرەوە پێشەوە نەگەرەوە ئەڵێ کۆمەلگا وجودی نییە تەنها تاک وجودی هەیە تەنها تاک وجودی هەیە اینجا دوای تۆزێک پێشی وتی قەی ناکە فامیلیش هەیە هێگەی تۆزە ڕازی بوو ئەوە نیە خێزانیش هەیە بەس تاک و خێزان هەیە شتێک نییە ناوی کۆمەلگا بێ اینجا کە شتێک نییە ناوی کۆمەلگا بێ ینی هەموو ئەو شتانەی کە ئەتوانێت لە بەرامبەر ملهوڕی یاخود هەوڵی سەرکوتی سەرمایه‌دارانە بوەستێتەوە هەوڵی سەرکوتی چینی باڵا دەستا بوەستێتەوەوانە کۆتایی پێدێ کۆمەلگا شتێکی نامێنە دیفاعی لە خۆی پێ بکاتوانەوە ئەوە ئایدۆلۆژیە ئەو چەکی خۆڕێخستن و بەرەنگاری لە بەرامبەر بڵین زۆرگووی و زۆر بڵین زۆڵم و زۆری سەرمایەیە لە دەسەدا بڵێ دقیقاً اینجا من ویستم باس لەوە بکەم کە نیۆلیبرالیزم کە لەسەر بنەمای ئازادکردنی کە ناوی دەنێ ئازادکردنی بازار دوورخستنەوەی دەستی دەوڵەتی لەسەر بازار پێدانی دەسەڵاتی ڕەها بە تاک بەڵام بە کام تاکە خۆی مەجارە ناچینی ناوگردەکان جۆرە تاکێک لە کۆمەلگات خۆی تاک یونیفۆرم نییە یەک جۆر تاک هەبێ وڵایەتەکان هەن لە ناو کۆمەلگادا بەڵام نیۆلیبرالیزم ڕێگا خۆش دەکا بۆ ئەوەی کە ئەم بزوتنەوانە بە لاچوونی ڕێسا دەوڵەتیەکان لە سەریان ئازادانەتر بانگەشە بۆ ئەفکاری ڕاستڕەوی خۆیان بکەن دەوڵەت حکوم نەکات لە سەردەمی نیۆلیبرالیزمدا بەڵام خۆ حکومڕانێکی دیکە هەیە کە بازاڕە دەوڵەت پارێزەری بازار لە ڕووی میلیتاریزمەوە و ڕێکخەری بازار لە ڕووی بیرۆکراسیەوە پۆلیس و سوپای هەیە بەرگری لە بازار پۆلیسەکەی بەرگری لە بازار دەکات فراوانخوازی بۆ دەکات بیرۆکراتەکان کاروبارەکانی بۆ ڕادەپەڕێنن لەبەر ئەوەیە کە لە ساڵی 79 تەنانەت فیلمسازی مارکسیستی ئیتالی پیر پاولۆ پازۆلینی ناو لە نیۆلیبرالیزم دەنێ فاشیزمی نوێ لە 79 بێگومان بازار دەسەڵاتی مطلق وەردەگرێ دەسەڵاتی ڕەها وەردەگرێ و هەروەها دەبێتە دەسەڵاتخواست ئۆتۆریتاریان و هەموو ئەمانەش دەرفەت دەخوڵقێنێ بۆ دروستبوونی کەسایەتی کاریزماتیک بۆ بڵاوکردنەوەی بەلاغەی توندوتیژی و ڕق بۆ جیاکاری گروپ بۆ زیاتر قوربانی بە قۆچکردنی قوربانی گروپە مرۆیەکانی دیکە بۆ زیاتر بڵاوکردنەوەی تیۆری پیلانگەڕی لە کۆمەلگادا بۆ زیاتر ڕێکخستنی ئەو هێزانێکی دەتوانن بەرگری لە بازارکەن جانبوونەکە لێرە کۆتایی پێدێنە من لەسەر ئەو بابەتە ئەگەر سەیر بکەین لە کۆی ئەم بزوتنەوە ئایدۆلۆگانەی کە بەرگریان لە سیستمی بازاری ئازاد دەکرد و بە کۆمەلگای کراوە لە قەڵەمیان دەدا لەو بینەدا خوایەک یاخود دەسەڵاتێکی ڕەها گەشەی دەکرد کە بازار بوو ڕێگای خۆش دەکرد بۆ سەرهەڵدانی بزوتنەوەی ڕاستڕەوی چونکە هیچ بزوتنەوەیەکی ڕاستڕەویمان نییە لەسەر بە قوربانیکردنی ئەوی دیکە بەسەر ناشرینکردن و بە دوژمن پیشاندانی ئەوی دیکە ئەمە لە کۆمەلگادا هەیە ئەوی دیکە چیە بۆ بازار ئەم هێزانن کە بەرامبەر بە نەزمی بازار وەستاونەتەوە ئەوی دیکە
بەڵام ئەمڕۆ ڕەنگە ناوی جۆراجۆر لە ڕێگای تیۆری پیلانگیریەوە لەیان بنرێ نیۆلیبرالیزم بەبێ هیچ گومانێک هەموو ئەمانەی گەشەیان بە تیۆرەکە داوە هەموو ئەمانەی بردویانەتە بواری پراکتیکیەوە لە ناو کۆنزەرڤاتیڤە نوێەکانەوە هاتوون ئایدۆلۆگەکانیشیان سەر بزوتنەوەی ڕاستڕەوی بووە هیچ بزوتنەوەیەکی نیۆلیبرال لە ئەوروپا و لە ئەمریکا بوونی نییە کە چوو بێتە حکوومەتیەوە پێشەوە چوو بێتە ناو حکوومەتیشەوە لە ڕێ بزوتنەوەکەی و حزب و ئایدۆلۆگەکانیەوە یاخود فەیلسوف و ڕۆشنبیران و ئابووری ناسەکانیەوە سەر بەڕەوتی ڕاستڕەوی نەبوو بێتن شەیان لە ناو هەموو ئەمانە هیچ هێزێکی نیۆلیبرال هەتا لە بریتانیا لە هەنگاریا لە پۆڵندا لە هەموومان لە برازیل هەموو ئەمانە لیاخۆت پێشتر لە چیلی کە سەدەمی پینۆشە سەری هەڵە هەموو ئەمانە بەدەسەڵاتی مطلق سەرۆک و مقدسکردنی سەرۆکدا تێپەڕیون ناو لە هین دەندرێت لە بریتانیادا کە بە کارەساتی اقتصادی بریتانی و تێکدانی زیاتری ژیانی خەڵک لە قەڵەم دەدرێت مارگارێت تاچەکەچی بە خانمە ئاسنینەکە لە قەڵەمیدن دروست هاوشێوەی فاشیزمی مێژوویی کە یەک پاراڵێلیە یەک تەریب دروستکەم هەموو فاشیزمێکی مێژوویی لەسەر بنەمای مقدسکردنی سەرۆک ڕابەر کاریزما لە ناو نیۆلیبرالیزمیش هەمان شت دووبارە بۆتەوە زۆر باش زۆر باشە پێشۆیان دیارە قسەکان بە پێزن باسەکان بە پێزن بەڵام بەرنمەکە خەریکە نزیکەوێتەوە لە 51 دقه یاخود بڵێن مازی توازی لێ بینەوە بە سعاتێ لە بەرنمەکە دوور و درێژە بێت لەوانەی جۆگرانمان یا بینەرانمان ماندوو بن پێم خۆشە پاوسێک وەربگرین بەڵام بەر لەوەی پاسەکە وەربگرین من هەموو ئەو ئازیزانی کە بینەرمانن ئاگادارەکەمەوە بەشێکیان کۆمنتە نووسن بەداخەوە وایە بە جۆرێکە کە ئەو کۆمنتانەمەونە بە وردی دەرەکەوێت لەسەر شاشەکە من بۆ زۆر بە زەحمەت بۆمە خوێنرێتەوە لەبەرەوە لە ڕەنگە نتوانین ئاوە وەڵامی بدەینەوە زۆر خۆشحاڵە بین ئەگەر ئامادەن ئەتانوێت قسە بکەن ئەتانوێت بەشدار بن لە بەرنمەکە لینکێکتان بۆ ئەنێرین هاوڕێ ئارامەوە لە پەسا چەند جار ئەوەی نرد ئەو لینکەی نرد لینکێکتان بۆ ئەنێرینە و لینکە لە گوگل کرۆما بکەنەوە و ئەتوانن بێنە ناو ئەم پرۆگرامیەوە و بێنە ناو ستۆدیۆکەوە فرسەتێکی چەندەقەیتان پێدرێ بۆی باری سەرنجی خۆتان سەبارەت بەم مۆزوعە دەرببڕن دیارە هەندێک لە سەرنجەکانە خوێنمەوە ئەوەی کە لێ حاڵیە بم لە پەلەپەلە خوێندنەوەیە سەرنجەکان دوور و درێژن بەڵام شتی زۆر باشیان تیاوتراوە ئێمە لێرە هەوڵە دەین کە بنەماکانی سەر هەڵدانی دیاردەی ترامپشی بکەینەوە باسەکەر تەنها لەسەر مەحکومکردن یاخود وەکو بازێگەی کەنەوەوانە هەلهەلە لێدان و تەپڵ و خۆشیەوەوانە نیەوە کە دیموکراتیزم لە بینچوو کاپیتالیزم لە بینچوو ئێمە ئاوا ناکەین ئێمە ئەمانە لێکی دێنەزانین بە چۆمانەگەنە چونکە واقعیان ژیانی هەمومان بەندە بۆ هەوەی کەشێ لە ئەمریکا قمبەلینەوە کاتوانێت پەنجە پیا بنێ مەسلەیەکی سادە و ئاسانیە بەرحاڵ باسەکانمان لە دەوری ئەمانەیە هاوڕیان و ئازیزانم بەرنمەیە هەم لەسەر فەیسبوک بڵاوە بێتەوە و هەم لەسەر یوتیوب کەمێک بەر لە ئێستا شکارمان بۆ دروست بوو لە پەیجی چەپی شەقام ئەو پەخشە لەوێ ڕاگیرا ڕاوەستا بەرحاڵ ئێمە لایەزار لەسەر یوتیوب و لەسەر فەیسبوکی خۆمان کەناڵی هیوا بەرنامە پەخشەکەین داواتان لێکەینم کەناڵە لایک بکەن لەسەر فەیسبوک و لەسەر یوتیوب و بە دۆستان و ئازیزانی خۆتانی بناسیێنن پاوسێکی کورد وەرەگرین دێنەوە خزمەتان دووبارە بۆ درێژەدان بەم باسە سەبارەت بە پێشاتەکانی ئەمریکا و پەلاماری لایەنگرانی ترامپ بۆ سەر کۆنگریس بار و ئەنجامەکانی خوێندنەوەکانمان و خوێندنەوەمان بۆ هەڕەشەکانی ئازیزان و خۆشەویستان بەخێراتنەوە بۆ بەشی دووەمی بەرنامەیەکی کەناڵی هیوا سەبارەت بە هێرشی لایەنگرانی ترامپ بۆ سەر کۆنگریسی ئەمریکا پاشخانەکان و هەڕەشەکانی ئەو هەنگاوە ئەو کردەوەیە من لەم بەرنمەیە وەک بەرنمەی پێشووتریش بەشی یەکەمی بەرنمەکە پێشڕەو محەممەدم لەگەڵایە پێشڕەو محەممەد وەرجێڕ و نووسەر لە بواری کولتوری مارکسیزمە ژمارێکی بەرچاو کتێب و نامیرکەی وەرجێڕاوە لە زمانی جۆر بە جۆرەوە نووسیوێتی و لە کتێبخانەکانایە ئەمڕۆ ئێمە وەک لە عنوانەکە شادیارە دیارە باسی ئەزمموی پەلامار یاخود ئەو پێشهاتەی ئەمریکاکەن لە پەلاماردانی لایەنگرانی ترامپ بۆ سەر کۆنگریس
ئەم ڕووداوە دیار خوێنەوەی جۆر بە جۆری بۆ کرا بەڵام بەشێک لەوانی کە ئەم ڕووداوایان خوێنەوە زۆر شایان پێی بوو زۆریان پێخۆش بووەوانە و پیان وا بوو کەمە دەستکەوتێکی گەورەیە کە ئەوەی تر دیموکراسی ڕیسوا بوو ئەیتر ئەوە دیموکراتی پەردەی لەسەر هەڵماڵرا ئیترەوە معلوم بوو کە دیموکراتی چەندێک دەستدام و دەستگایەک و یاخود بڵێن سیستمێکی پێچەوانەیە ئەوە تا وەختێکە لایەنگرانی ترامپ پەلامارە دەنەستنە سەر کۆنگرس و ئەوانە ئیترەوە معلومێکن کە ئەم سیستەمێکی هەرس هاتۆ هەرسێناوە و هەموو ئەو هامەکان و فرتوفێڵەکان ئاشکرا ئەبێکە دیموکراسیەوە نێکە بانگەشیانە کرد. من دیارە باسەکەم لەسەرەوە نیە قسانە وانە یاخود وایە من ناچمە سەرم مۆزوع بەڵام مەسەلەکەم ئەوەیە بۆچی ئەبێ ئێمە دیاردەیەکی لەم بابەتە و باسێک لەسەرەوەی کە مەسەلەن دیاردەیەکی لەم شکڵە کە وای ئەبینی کە نموزەجێک یاخود نمونەیەک لە هەڕەشەی فاشیزم لە وڵاتێکی گەورەی دنیا نیشانەدا ئەوەڵین شت فکری ئەمە بخاتە سەرەوەی کە چ ئەوهامێکە خەریکە پەرتو بڵاوەکرێت چ ئەوهامێکە چ بڵین تێگەیشتنیشی نادروستێک خەریکە ڕاستەکرێتەوە چیە پەردەی لە سەحەدەرمانڕێ ئەوانە لە جێگایەوەی دابنشین باز لە کاریگەریە سیاسیەکانی مادیەکانی ئەم هەنگاو بکەین باز لە هەڕەشەکانی بکەین باز دەوکەین کە ئێمە دەرگیری چی ئەبین لەمە دووە چکە خودی ئەم تێگەیشتنە خودی ئەم لێکدانەوەی خودی ئەم باسکردنە لە دیارەکان زۆرتر لەوەی لەسەر تێڕوانینی ئێمە بۆ دیاردەکان بڵێ لەسەر تێڕوانینی ئێمە بۆ خۆمان قساکە ینی تۆ کە بوونەوەرێکی ئایدۆلۆژیت تۆ کە خۆت پێ وایە بوونەوەرێکی مۆجودێکی کە تەنها وجودی تۆ هەویەتی تۆ ناسنامەی تۆ ئایدۆلۆژیایشی دیاری کراوە نەک بەرژەوەندێکی چیناتی دیاری کراو نەک بەرژەوەندی لە ژیانە لە ناو کۆمەلگایە ئەوانە نەک جەبهەیەکە لە کۆمەلگایە تۆ داگیرت کردو ئەوانە مەجموعەیەک ئەفکار و بیر و باوەڕەکە تۆ باوەڕت پێێتی ئەوانە ئاشکرایە کەشتی لەم بابەتە لەوانەیە جالب بێەوە نییە تۆ کاری تۆ ئاسانەکە جاران زۆرت هەوڵەدا کە خەڵک گاڵتە بە دیموکراسی بکە خەڵک هەر تەقدیسی دیموکراسیە کرد ئەم مۆزوعی ترامپ هاتە پێشتر خەڵکی لەگەڵ تویا گاڵتە بە دیموکراسیەکە بەڵام ئەگەر تۆ بۆ خۆت و بۆ کۆمەلگاکەت و ئەوانە بنەزرێکی واقعیانە ئەڕوانی و پێ دوایە بوونەوەرێکی کە لە پێناوی گۆڕانکاری لە دنیای خەباتەکەی ئازادی و یەکسانی ئینسانەکان بۆ تۆ مەسلەیەکی گرنگ و مهمە و هەمیشە بیر لەواکەیتەوە کە چۆنچۆنی ئازادی و یەکسانێکی زۆرتر و زیاتر بۆ جەماوەر فەراهەم بێتوانە ئەو وەختە هەڕەشەیەکی لەم بابەتە خاتە گومانیەوە باشە چی ڕوئەدا لە داهاتووە باشەگەر لە ئەمریکا ئەم شەقشەقێنە بە ئەو قانون و یاساوشتانە بکرێت و ئەوانە لەلایەن هێزێکی دژە ئینسانیەوە هێزێکی دژە ڕەشپێستەوە هێزێکی ڕاسیستەوە هێزێکەوە کە لە دژی مافەکانی ژنانە لە دژی هەموو پێشکەوتنێکە لە دژی هەموو ئەو دەستکەوتانەیەکە جوڵانەوەی مافە مەدەنیەکان لە ئەمریکا بەدەستێنەوە ئەگەر شتێکی وا لە ئەمریکا ڕۆیا ئەبێت لە جنوبی شەرقی ئاسیاچی ڕۆبە ئەبێت لە شەرقی ئەوسەدچی ڕووبە ئەگەر ئەوێ کە قەڵای دیموکراسیەتە بە حساب ئەمەی بەسەردێت و ئەوانە ئەبێت چه موسیبەتێکی زۆرتر و ئەرتا چۆنچۆنی ئەو موسیبەتە لە لای ئێمەوەی عمری درێژترە بێتەوە ئەوانە ئەگەر بەم معنایە سەیرێمانە بکەوتە هەڕەشەکان ئەبینی زۆرتر لەوەی کەوا فرسەتەکان ببینی یارمە بەستمەوە نییە فرسەتیش لەوانەیە ببینی بەڵام فرسەت دەبینیتەوە بۆ کارکردن بۆ خۆڕێخستن بۆ بیرکردنەوە لەوەی کەوا چی بگۆڕی و چۆنچۆنی بیگۆڕی و ئەو هێزە کامەیە کاتۆتە پشتیە مۆزوعی ترامپ و شاید ئەو هێزەی کە کەوتۆتە پشتی ترامپەوە ئەوایە لە پشتی گۆڕانکاریی دیاریکراوە وایە لە کۆمەلگا ڕێگای لێ تێک چووە شێوازی ڕێکخراوکردنی خۆی نازانێت کەوتۆتە ژێر هەژمونی هێزێکەوە کە خۆی سازمانداوە ئەوانە تۆگەر خۆت بتوانێت مەسەرەن هێزێکی ڕێکخراوە بێتە ژێر باڵی ئەو جوڵانەوەی تۆوە ئەنیەوەی کە بۆ ئەمریکا ڕاستە ڕەنگە بۆ منتیقەی ئەمە بۆ ناوچەی ئێمەش ڕاست بێ شاید ئەو تووڕەیە لە مۆدرنیزم ئەو تووڕەیە لەوەی کە پێوتێ دیموکراسی ئەو تووڕەیە لەوەی کە پێوترێ دام و دەستگاکانی ئەم سەردەمە لە وڵاتی ئێمەیە لە وجهە نەزەرێکی کۆنەپەرستانەوە و هەندێک جار بەرەو پاش گەڕانەوە شاید ئەمە بتوانێت ببێ بەهێزێک بۆ جوڵانەوەیکی پێشکەوت و خواست بەمەش جێ بتوانی ئالیەتەکان و کلیلەکانی
ڕێخستنی ئەو هێزە بدۆزیتەوە مەبەستمەوەیە ئەم پرسیارە نەکاوە لە خۆت بکەیتەوەوانە وەختە دیارە کە تەسویرت بۆ خۆشتێکی ترە تەسویرت بۆ خۆت ئەوە نییە کە من بنیادەمێکی ئایدۆلۆژی و فکری و ئەوەی کە هەمە فکرمە گڵۆپێ لەسەرمایەوە بە خەڵقڵی مۆرن دوام کەون و وەرن بابچین بەرەو ئازادی و تر نەبێت ڕابەریان بۆژیان خۆیان هیچ نازان و هیچ ناکەن و ئەم تەسویرە لە خۆت دووبارە لە مۆزوعە دەرەکێتەوە جا من ئێستامێ بزانم لەسەر هەڕەشەکان قسە بکەین بەڕاستی ئەو هەڕەشانە چین کە دنیا و ئەمریکا لە ئەنجامی ئەم کردەوەی ترامپ ئەتوانێ تووشی بێ پێشڕەو ڕای تۆ چیە لەم بابەتانەوە هەڕەشانە چی کێمە تووشمانە بێت لە ئەمریکا و لە ئاسی دنیای لە ڕاستیدا مەسەلەی دیموکراسی بەهایەکی گەورەی ڕۆشنگەریەکە مرۆڤاتی بەدەستی هێناوە لە خەباتی خەڵکانی خوارەوەی کۆمەلگاشەوە بەدەست هاتووە لە خەباتی بەردەوام لە شۆڕشی فەڕەنسیەوە دەست پێ دەکات بە شۆڕشە کۆمەڵایەتیەکانی دیکەی 1940 و 1970 و پاشان تا دەگاتە سەرەتای سەدەی 21 تێپەڕ دەبێت دیموکراسی من دەمەوێت یەک خاڵ دروستکەم ئەویش یەک خاڵ باسکەم کە زۆر گرنگە دیموکراسی هێزە چەپ و لیبراڵ و سۆسیالیستەکان و کرێکاریەکان و جەماوەر لە پشتیەوە وەستا بوو دیموکراتیزەبوونی کۆمەڵگا هەڕەشە بوو بۆ سەر ئیندەستریالیستەکان نوخبە ئەرستۆکراتیەکان و کۆنزەرواتیڤەکان هەموو ئەمانەش لەناو فاشیزمدا یەکیان گرت بۆ لەناوبردنی دیموکراسی بەهایەکی زۆر گرنگە کە لە خەباتی کۆمەڵایەتی خەڵکانی چەوساوە و خەڵکانی ئازادی خواست جا نابێتەوە بە هیچ جۆرێک هیچ خەباتێکی کۆمەلگای مرۆییش بۆ سەربەستی بەبێ دیموکراسی بەدینایە با من دوو نمونەی زۆر سادە بێنمەوە بۆ ئەوەی کە بڵێم دیموکراسی بۆچی هەم لەگەڵ ئەنتی مۆدێرنیزم یەک ناگرێ و هەمیش لەگەڵ ئەمریکانیزمیش یەک ناگرێ لەگەڵ ئەنتی ئەمریکانیزمیش یەک ناگرێ هیتلەر لە کتێبی ماین کامپ لە کتێبی خەباتی مندا دیموکراسی یەکسان دەکا بە مارکسیزم و دەژڵێت دەستی جوولەکەی لە پشتە بۆ تێکدانی نوخبەی ئەرستۆکرات و مەسیحیەتی بەهاداری مێژووی ئەڵمانی مۆسۆلینی دەڵێ ئەرکی لە کتێبی دۆکترینی فاشیزمە ئەگەر بڕۆم بیخوێنەوە لە بەندی سێە بنەماکانی فاشیزم کە دەستنیشان دەکات ئەرکەم هەنووکەیەکانی فاشیزم دەستنیشان دەکات لەناو یەکسەر دەژڵێت چی فاشیزم ببورن ئەرکی هەنووکەی فاشیزم لە ناوبردنی دیموکراسیە چونکە دیموکراسی یەکسانە بە سۆسیالیزم ئەم حاڵە زۆر گرنگە لە هەروەها بزوتنەوەی جەماوەری تەنها لایەنگری دیموکراسی بووە لە سەدەی 19 و لە سەدەی 20 لە کۆتاییەکانی سەدەی 18 لە شۆڕشە کۆمەڵایەتیەکانی سەدەی 19 لە سەرەتای سەدەی 20 هەر دیسانیش ئەگەر بەراوردی هیتلەر و مۆسۆلینی بکەینەوە کە زۆر گرنگە بۆ تێگەیشتن لەمڕۆ ئەوەیە کە هەر ئەمریکا دەبێتە جبەخانەی دیموکراسی جەماوەری لە سەدەی 20 سەیری من نازانم تا چەند ئەنتی دیموکراسیەکان چکە لە ناو چەپیشدا ئەنتی دیموکراسی زۆرە لە ناو ڕاست ئەوە ئیتر ڕاست کۆمپلیت ئەنتی دیموکراسیە بەڵام لە ناو چەپیشدا ئەنتی دیموکراتیەت زۆرە تا چەند چوو ڕۆیشتون بنەماکانی دیموکراسی بنەماکانی لێ تێگەیشتن لە دیموکراسی لە لای هیتلەر و مۆسۆلینی مطالعەیان کردو هەم لە تیۆر و هەم لە پراکتیکدا هیتلەر بەڕوون و ئاشکرایی ئەمریکانیزم چکە هیتلەر دوو کتێبی هەیە ماین کامپ بەرگی دووەمیشی هەیە ئەرکی یەکەمی کە دەڵێ زاڵبوونە بەسەر مارکسیزم و لێدان لە یەکێتی سۆڤیەت و ئەمانە لە ناوبردنی جوولەکە بەرگی دووەمی لێدانە لە ئەمریکانیزم لە ئەمریکا دەبێتە جبەخانەی دیموکراسی هەروەها وەکو دیموکراسی جەماوەریش ناوەوە هەندێک لە شیکەرەوانی فاشیزم هەتا ئەبم دوایانەش لەسەر مەسەلەی دۆناڵد ترامپ دوایان داناوەکە فاشیزم بنەمایەکی جەماوەری هەیە بە پێچەوانەوە فاشیزم هەمیشە دژی جەماوەرە مادام دیموکراسی دژی جەماوەرە چکە جەماوەرە بەرگری لە دیموکراسیەکە جەماوەر باتی بۆ دیموکراسی کردووە لە ناوبردنی دیموکراسی گەڕانەوەی میلیتاریزمە گەڕانەوەی جەنگە دروست پەلاماردانی وڵاتانە ئەمڕۆ کە ئێمە خۆمان دەزانین هیچ یەکێک لە دەوڵەتێک بەهێز لێزەکانیە کە ئەمڕۆ خراوەنی چەکی ئەتۆمی بەهێز نەبێت لە ناوبردنی دیموکراسی
سنووردارکردنی زیاتری خەباتی کرێکاران و خەڵکانی خوارەوەی کۆمەڵگایە و هەروەها پێکدادانی زیاتری نەتەوە بچووک و دەوڵەتە بچووک و گەورەکانە بەیەکەوە و هەروەها بە قوربانیکردن و بە پاشکۆکردنی زیاتری خەڵکە بێهێزەکانی کۆمەڵگای دیموکراسی گەرانتیە بۆ بەرگریکردن لە خەڵکانی بێهێز و لاواز لە ناو کۆمەڵگادا لە نەبوونی دیموکراسیدا قڕکردنیان بە ئاسانی دێتە ئاراوە ئێمە خۆ دەزانین هیتلەر بە ئاسانی چی ئەمانەی لەگەڵ ئیلمنتەکانی لەگەڵ ڕاگەزەکانی تێگەیشتن وێنەی ئەو بۆ کۆمەلگایەکی فاشستی نەدەگونجا بە زیندوی دەیخستنە ژووری گاز و پاشان دەستەکانیان دەسووتاندن بەو مانایە هەوڵدان بۆ زیاتر لاوازکردنی دیموکراسی ڕێگا خۆشکردنە بۆ زیاتر بردنەوەی ڕاستڕەوی چونکە تەنها وتارێک کە دژی دیموکراسی خۆی ڕێکخستووە و هەروەها دەتوانێت لە نەبوونی ئەڵتەرناتیڤدا بۆ لێدان لە دیموکراسی خۆی دەسڵات دەسەڵات ڕاستە نەک چەپ ئایدیای ئەوەی کە لێگەڕێ بە فاشیزم بێتە سەرحکم بۆ ئەوەی ڕوخساری ڕاستەقینەی سەرمایهداری دەکرێت ئایدیایەکی کۆن و بەسەرچووی ستالینیزمە کە شکستی هێناوە لە ڕووی مێژوویەوە شکستی هێناوە ئەمڕۆ شکستی هێناوە لایەنگرانی من پێشەوە نوکتەیەکشم بیرە خات و خوابابی ژێرمەوە وەختی خۆی لە هین لە مەرجعیەتی نەجەف هەرم جەماعەتەی ئێستا لەگەڵ مقتەدایان اینێکیان دروست کرده بوو نازانم خۆیان نابوو ئەلمەهدیون شتێکی ئاوان ناخۆیان نابوو لە میتۆلۆژیای شیعەیە ئەگەر دنیا پڕ بێ لە گوناح و لە خراپە و سەر تاپای دنیا هەمووی تاریک بێ ڕەش بێ هیچ مەجالێک بۆ هیچ خواپەرستیەک و هینێک نەمێنێتەوە ئەوانە هەمووی بێ بە تاوان و ئەوانە وەختە مەهدی منتەزەریەتە دەرەوە نەگەی یعنی خۆی وایە میتۆلۆژیاکە جام جەماعەتە کۆ بوونەوە گروپێکیان دروست کرد و تویان با بڕۆین ینی ئینەکانەوە بوون نەخشەکان بە حسابم ئایدۆلۆژیان بۆ خۆیان دارم دیار بۆ خۆیان هەمیان تاوانکار و شت بوون سەردەمی حەساری اقتصادی بوو جەماعەتیان دروست کرد با بڕۆین تاوان بکەین تاوان بەرپاکەین لە مجتەمع سیخ ناخکەین لە ڕەشی و لە تاوان وانە بۆی مەهدی منتەزەر بێتە پێشەوە چونکە ئەگەر وا نەکەین نایە جام هەستەکەی بازێ لە کۆمونیستەکان و بازێ لە مارکسیستەکانیش بەم تەسویرەوە هینەکەن با کاپیتالیزم و با سەرمایهداری ڕووی ڕاستەقینەی خۆی نیشان تاخر سەرمایهداری ڕووی ڕاستەقینەی خۆی ئەگەر ئەوە بێکە نیشانی داوە یەک و دووەم ئەگەر تۆ تەنها ڕووی ڕاستەقینەی سەرمایهداری بەو لەحظاتە نابینی کە شەڕی گەورەی جیهانی ئەقەومێت و ئەوانە و خوێن ڕێژیە بێتەوانە یەک دووجارێک ئەمەمان دیوە قوربانیەکەی دەیان ملیۆن ئینسان بووە ینی ئەمە هەموو سەفەرێکە بێ بەم پرۆسیا بڕۆینەوە بۆچی ئەبێ بەم پرۆسیا بڕۆینەوە یعنی بۆ ئەبێ سۆشیالیزم ئەمە نەبێت توانە و لاواز بێت و ئەوانە کە عالەم دنیا بکەی بە بارمتەگیراوی دەستی گەورەترین تاوانکار بۆی کەوا خەڵک پەنا بۆ سۆشیالیزم بەرێ بۆ ئەبێ وابێ ئەم ئیدە ئاخر زەمانی و هینە چێ بۆ سۆشیالیزم بۆ سۆشیالیزم ئەبێ ئیلا لە نەتیجە ئەوە بێتە پێ هیچ دەرەتانێکی تر وجودی نییە هیچ ئیسلاحاتێک وجودی نیە داماڵێ هیچ ئیسلاحاتێک مەجالی نییە هیچ شتێکی تر ناکرێت ئیلا سۆشیالیزم نەبێ کەس لە برسێتی ڕزگارن ناکە ئەم تەسویرەکە لە ئاوا لەسەر سۆشیالیزمە درێ زۆرتر تەسویرێکی آخر زەمانیە و من بە بڕوای من دیارمە قسەکانی تۆم بڕێ حەزەکەم بەردەوام بیتەوەوانە بەڵام من پێم وایە ئەم خاڵە و ئەم نوقتەیە نیشانەی ئەوەیە کە ئینسانەکان بار و ئەنجامی ئەو موسیبەتانە و کارەساتانە نازان کە بەسەر کۆمەڵگایە دێت و نازانن معنای چی کە دەیان ملیۆن ئینسان لە بین بچن لە ئەنجامی هاتە سەرکاری هێزێکی فاشستیە بەردەوام بە پێشۆجە بۆ یەکە نمونونەکانم زیاتر هین کەمەوەشی کەمەوە بخەمە ڕوو دیموکراسی لەسەر خەباتی لەسەر بنەمای خەباتی بزوتنەوەی جەماوەری وەکو بەرهەمێکی ڕۆشنگەری بەدی هاتووە ئێمە دەزانین ڕۆشنگەری خاوەنی دیموکراسیە ئایدیای دیموکراسی ئایدیای مافەکانی مرۆڤ و ئایدیای پاراستنی کەرامەتی مرۆڤ و کەرامەتی کرێکار و مافی کرێکاریش لە هەمان کاتدا کە لیبرالیزم لە سەدەی 19 بەرەیەکی دەبات وەکو بەرگریکردن لە بازاڕ و لە کێبڕکەی نێوان تاکەکان و هەتا دوایی و بە دەوڵەتی خۆشگوزەرانیش بەدی دێنە و بەشێکیش لە ماف دەدات بە مافی کرێکارانەوە تا دوایی مارکسیزم یان سۆسیالیستەکان دێن بەرەکەی دیکەی ڕادیکەڵایستەکەن ڕادیکالیزم دەبنە ناو بەرەکەی دیکەوە کە جەماوەرە لیبرالیزم کەمتر مەیلی بەلای جەماوەردا هەیە زیاتر مەیلی بەلای تاکدا هەیە مارکسیزم هاوپەیمانی جەماوەرە خەباتی دەشزانین لە کۆتاییەکانی سەدەی 19 دوو نمونە دەهێنمەوە
دیسان زۆر گرنگن کە بۆ دیموکراسی یەکسان بووە بە خەباتی سۆسیالیستەکان لە سەدەی 19 سەرەتای سەدەی 20 پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیا کە گەورەترین پارتی کرێکاری بووە لە سەرزەوی لە سەدەی 19دا لە ساڵی 1970 کە لەسەر بنەمای قەدەغەی سۆسیالیستی لەلایەن حکومەتە کابینەکەی بسمارکەوە هەتاکو 1970 لەسەری هەڵدەگیرێ پاشان لەگەڵ پارتی سۆسیالیستی ئیتالیا ئەم دوو پارتە کە بەهێزترین هێزی جەماوەری بوون تا ساڵی 1912 دەبنە گەورەترین پارتی ئەم دوو وڵاتە بۆ دیموکراسی بەرگریکردن لە دیموکراسی و ڕێگاش دەدەن لەوەی تەنانەت کۆنزەرواتیڤەکانیش ناسار بن. جیلیۆتی لیبرال لە 1913 ناچار دەبێت چەپەکان و سۆسیالیستەکانیش بهێنێتە ناو کابینەکەی خۆیەوە. لە ئەڵمانیا ناچار دەبن ئیتر بسمارک ناچار دەبێت قەدەغە لەسەر سۆسیالیزم هەڵگرت چکە بزوتنەوەیەکی جەماوەریە ناچار ڕێگای زیاتر بۆ دیموکراسی بکاتەوە. لە بریتانیا بنجامین دیزرایلی ڕاستە کۆنزەرواتیڤە بەڵام کە دەبینێت چارتیستەکان و بزوتنەوەی کرێکاری داوای زیاتری مافی دەنگدان و مافی کرێکار و تەنانەت هەڵگرتنی مافی بوون بە پەرلەمانتار لە نێوان فیودال و خانەدانەکانەوە یان هەبوونی خاوەندارەتی بۆ بوون بە ئەندام پەرلەمان بنجامین دیزرایلی ناچار دەبێت یاسانەمە هەڵگرێت تەنانەت کرێکارێکیش بتوانێت لە ڕێگای حیزبی چارتیستەوە یان پارتی کارەوە پاشان بچێتە ناو پەرلەمانەوە. خودی ئەم گەشەکردنی دیموکراسیە هەڕەشەیەکی گەورە بووە تەنها فاشیستەکان لە دیموکراسی ترساون تەنها فاشیستەکان لە سەرەتای سەدەی 20دا دژی دیموکراسی بوون. چەپ بە پێچەوانەوە بەرگری لە دیموکراسی کردووە ئەمڕۆژ دەبێت چەپ بەرگری لە دیموکراسی بکە نەک ئەوەی بەرەی ستالینیزم ئەم کۆنە بگەڕێنێتەوە بۆ چۆن یعنی مەبەستم ئەوەیە ئێستا دەکە بێم ڕەنگە بێم بەسەر ئەو خاڵە بەر لەوەی ئیدامە بدەی با من یەک شت بڵێم لێرە پێشۆ من وەکو تۆ زۆر خۆشببینی بە دیموکراسی ینی من مەبەستمەوە چۆنە ینی من ببوورە ببەخشە مەبەستمەوەیە کە ینی تۆزێک لە قسەکان تاوا دیار بوو کە دیموکراسی هەمیشە وەسیلەیەک بۆ بە خەباتکردنی چینی کارگەر و ئەوانە لە تاریخە ئەوەی کە تۆ ئەڵێ ئەوە شتە مەقاتع تاریخیانە من قەناعەتم پێێتی دروستە وایە بەڵام سەرنجام دیموکراسی و سیستەمی دیموکراسی عنوانی مساومەیەکە کە بەسەر چینی کارگەرا فەرز کراوە مساومەیەکە کە بەسەر چینی کارگەرا فەرز کراوە کە تۆ ئازادیت لەوەی بیتە ناو پەرلەمانەوە ئازادی لەوەی بی لە پەرلەمانتاریزما بەشدار بیت و ئەوانە بەڵام ئەبێت دەستبەرداری ئەوە بی کە داوای هەڵگێڕانەوەی ئەم سیستەمە بکەی ئەبێ مۆری لێ بدەی کە بڵێ تۆش لە میاریە دیموکراسیا بەشدارە بی واز لە شۆڕجێرەتەکەت بێنی بیتە ناو یاری دیموکراسیەکە و بی بە تەرەفێک لەم تەرەفانە بای ئەوەندەی ئەم مساومەیە بەسەر چینی کارگەرا فەرزکراوە ئێمە دەمێت جێگەی ڕخنەمان بێ و هەمیشە لە خەیاڵی ئەوەیە بین بڵێ کە دیموکراسی مەجموعەیەک مکتەسەبە و ئەگەر ئەیڵینەوە و دووبارەش یەکەینەوە دەجاری ژێڵێنەوە تەواوی ئەوانەشی کە تا ئێستا من ناسی و وەکو کۆمونیست و ئەوانە ئەمانیان تەکید کردوتەوە ئەگەر اختیار لە بینی ئیستیبداد و دیموکراسیا بێ حتما دیموکراسی هەڵەبژێری ئەگەر هەتەنها انتخاب تەنها اختیار لە بینی و دوانە دیار تەنها اختیار لە بینی و دوانیان نییە اختیاری تر هەیە اختیاری ئەوە هەیە شۆڕش بکەی و ئازادی بەدەستبێنی لە جادیوێتە بە تەنها بە دیموکراسی ئیکتیفا بکەی ئەمە حقیقەتێکە بەڵام وەختێکە کەویتە بەردەمی ئەو انتخابەوە اختیارەوە ئینە و ئێمە ئێستا لەم لەحزەیە کە تایە ئەژین و ئەوانە بەداخەوە مواجهەی هەمان ئەو توندپێچە تاریخیان ناکەین کە چەپەکان و کۆمونیستەکان مواجهیان کردووە. لە ئەڵمانیا ئەگەر سۆشیال دیموکراتەکان ئەگەر حیزبی شوێعی و کاتەی ئەڵمانیا بە زەختی ستالین تەحالوفی لەگەڵ حیزبی سۆشیال دیموکراتی ئەڵمانیا نەشکانایە هیتلەر نهاتە سەرکار ئەمە وانییە بڵێن تاریخ هەروە ئەبوو تاریخ هەر ئەوایەوا بێ کاپیتال ناوانییە کاپیتالیزم زۆر درڕندەتر بوو لەوەی کەوا ئێستانەسین لە جەرگەی ئەوروپایە بەڵام بە خەباتی چینی کارگەر پاشەکشەی کرد بە خەباتی چینی کارگەر بەرەو دواوە گەڕایەوە بە خەباتی چینی کارگەر مەجموعەی خواست و داخوازی فین کردووە کە تەناقضی هەیە لەگەڵ کاپیتالیزمە ئەمە حقیقەتینەکانە ببخشە اینجا من پێم وایە ئەدا مەسەن لە سەردەمی لینینە نازان تۆ ئەو حتما لە تاریخی شۆڕشی رووسایە ئەو لە تەفاسیلە ئەزانی قەڵختێک کۆرنیلۆف جێش کۆکاتەوە پەلاماری پترۆگراد بە
لینین لەوێ و حیزبی بەرشەفی لەوێ حکوومەتی موقت جەماعەتی کینسکی داوایان لێکەن ئەڵێن تروسکی لە زیندانە یاڵێ ئازادتانەکەینەوەوانە بەرشەفەکان بەر بەم شەڕە بگرن و ئینیکەنەوەوانە بڵێن باشە ئەیکەن کارەکە وەلینین ئەو کاتەیەکە ئیتر لە بەنفاگەڕێتەوە ئەو کاتەیەکە ئیتر نەبێکە وردە و دەڕێگەی بۆ کرێتەوە لە منفا بگەڕێتەوە بێتەوە لە فنلەندەوە بێتەوە ناو رووسیا یعنی ئەو کاتەیەکە بەرشەفەکان دووبارە ئەبنەوە بە هێزێکی کاریگەڕوان کە مواجهەی فاشیزمی کۆرنیلۆفەکەن کۆرنیلۆف هاتبوو دژمنەکەی ئەوان کە پیانەوە حکوومەتی موقت لە بین بەرە بەڵام ئەمان دیفاعیان لە حکوومەتی موقت کرد لە بەرامبەر ئێمە ئەم ڕۆژگارە مواجهەی هەمان وەزعیت ئەکەین باسەکە لە دیفاع نییە لە دیموکراسی باسەکە لە مقاومەتکردن و بەرەنگاریکردنە لە بەرامبەر فاشیزمە ببوورە پێشڕە و قسەکانی خۆت بیر نەچوو بێتەوە پێم ناخۆش بۆ قەتعام کرد بەڵام ضرور بۆ ئەلێ ملاحەزەی خۆم بەخشە فەرموو من بانوان نەکەوێتەوە کە بەرگری لە لیبرال دیموکراسی ئەمڕۆ دەکەم باسی ڕەهەندە دیموکراسیە مێژوویەکەی دیموکراسی دەکەم کە دەستکەوتی چینی کرێکار و بزوتنەوەی جەماوەریە سەرمایه‌دارینە بە هیچ گومانێک فاشیزمێتی بەڵام دەستکەوتی سەرمایه‌دارینە سەرمایه‌داری ناچارە ئەو لیبرال دیموکراسیەی هەتا هاتنی نیۆلیبرالیزم بە شێوەیەکی ڕێژەیی قبول بکات ناچارە بێ بەهۆی ڕوبەڕووی تەقینەوەی بزوتنەوەی جەماوەری بووە کە ڕادیکەڵایز بووە کە بە سیاسی بووە کە لە مافەکانی خۆی تێدەگات ناچارە بۆ نەڕوخانی سیستمەکەی بەشێک لێ مافەکانی چینی کرێکار و بزوتنەوەی جەماوەری قبول کە بەڵام وەکو خۆت ئاماژەت پێدا لەناو لیبرال دیموکراسیدا لەناو دیموکراسی پەرلەمانتاریدا من باسەکەم لەسەر ئەوە نییە کە ئایا بەڕاستی ئەو سیستمە دیموکراسی ئەمڕۆ هەیە دیموکراسیە یاننا لە دوای هەفتاکان و زاڵبوونی نیۆلیبرالیزم دیموکراسی سەرمایه‌داری لیبرال دیموکراسی وجودی نەماوە بوونی نەماوە ئەمڕۆ چ بگا بە لیبرالیزمی کلاسیک چ بگا بە دیموکراسی لیبرال دیموکراسی تا دەیە 67 جا بابیریشمان نەچێ خاڵی تر باسکەم کە باسی سەردەمی زێڕینی لیبرال دیموکراسی دەکەن لە ئەوروپادا یان لە ئەمریکادا دەیە 67 وەکو سەردەمی زێڕینی دیموکراسی و خۆشگوزەرانی باسی دەکەن ئەم خاڵە لە بیر کراوە کە لەو سەردەمەدا چەپی سیاسی ڕادیکالترین قۆناغی خۆیدا تێپەڕیوە بە ڕێکخراوترین قۆناغی خۆیدا تێپەڕیوە بەبێ بوونی بزوتنەوەی کرێکاری جەماوەری و هەروەها مانیفێست بوونە سیاسەکەی کە بریتی بۆ لە پارتە سۆسیالیستەکان و چەپی ڕادیکاڵ دیموکراسی زووتر بەرەو نیۆلیبرالیزم دەچوو لە سەدەی 20 زووتر بۆی ئەمڕۆ دەگەیشت با من نامم بۆ هاتوو هەر ئێستا بە من دەڵێن نووسراوە چییە بوویتە بەرگریکاری لیبرال دیموکراسی دیموکراسی نیم دەمەوێت بەهای دیموکراسی بگەڕێنەوە بۆ بەهای بزوتنەوەی کرێکاری و جەماوەری ئەو داهێنەرێتی ئەو بەرگری لێ کردووە بەڵام ئەمڕۆ نیۆلیبرالیزم بەبێ هیچ گومانێک هیچ دەوڵەتێکی ئەمڕۆی سەرمایه‌داری نەناو نیۆلیبرالیزمدا بەهۆی پاشەکشەی چینی کرێکار بەهۆی پاشەکش لە سیاست کەوتنی بزوتنەوەی جەماوەری بەهۆی پاشەکشێکردنی چەپی ڕادیکاڵ پارتە تەرجەمەبوونی پارتە سۆسیالیستەکان بۆ سەر سۆسیال دیموکراتەکان دیموکراسی سەرمایه‌داری هاتر بۆ لە ناوبردننی هەندێک لەو بەها دیموکراسیانەی کە بە زەبری هێزی بزوتنەوەی جەماوەری دابووی بە کۆمەڵگا ئێستا ئەمان وەردەگرێتەوە یعنی سەرمایه‌داری بەمانای کەلیمە دیموکراسی خواز نییە بێ هیچ گومانێک سەرمایه‌داری دیموکراسی خواز نییە سەرمایه‌داری ئەنتی دیموکراسیە سەرمایه‌داری تەنها شتێک دەیەوێ بەرهەمی بێنێ قازانجە لەسەر قازانج دامەزراوە شتێکی دیکەی بۆ گرنگە ئێمە شەڕەکانی دی سەرمایه‌داریمان لە سەدەی 19 تا ئەمڕۆ بینیوە بۆ ئەوەی من ئەو هەڵەیە ڕاستکەمەوە پێیان هاوڕێیانێک پێیان وانە بێ کە من بەرگری لە دیموکراسی لە ناو فۆرمەکەی ئەمڕۆیدا دەکەم من باسی سەرمایه‌داری بە دیموکراسی وەکو دەستکەوتێکی بزوتنەوەی کرێکاری و جەماوەری کردووە وەکو بەرگریکارە سیاسەکەی کە بزوتنەوەی سۆسیالیستی و حزبی سۆسیالیستی و چەپی ڕادیکاڵ بۆ تەنانەت لە دەی 1970دا کە دیموکراسی شانە بە خۆیان دەڵێن سەردەمی زێڕینی لیبرال دیموکراسی بۆرژوازی ئەمڕۆ خۆی ئەو ناوەی لێناوە بەڵام ئەوە لەبیر دەکا کە چێ وای کردبوو کە سەرمایه‌داری ناچار بێ بگا بە سەردەمی زێڕینی خۆی بۆیە چەندە بەهێزبوونەوەی زیاتری بزوتنەوەی کرێکاری زیاتری بزوتنەوەی جەماوەری کۆبوونەوەی لە دەوری چەپی ڕادیکاڵ و هەروەها خۆ زیندووکردنەوە و گۆڕینی هەڵەکانی ڕابردووی ئەحزابی سۆسیالیستی سۆسیالیزمی دیموکراتی چ لە ئەمریکا هەتاکو دەگاتە ئەڵمانیا و تا دەگاتە کوردستانیش گەرانتی زیندووکردنەوەی دیموکراسیە گەرانتی بەدەستێنانەوەی مافەکانی چینی کرێکارەکە لە دەستی داوە ئەمڕۆ بەهۆی لاوازبوونی چەپەوە
سەرهەڵدانی ئەنتی دیموکراسی گەشەکردنی زیاتری نیۆلیبرالیزم دەرەنجامی شکستی سیاسی چەپە. حتما من لێرە ئەوە مۆزوعەکەیە لە بەرەنگاریەکانی ئێستا مەسەرەن ئەمڕۆ زۆر جار ئەم ئیرانە خوێنیتەوە ئەم کۆمنتانە خوێنیتەوە ئەم وتارانە ئەم باسانە بینی ئەوە دوو باڵی بۆژوازی سەرمایهداری لە ئەمریکایە لە شەڕان لەگەڵ یەکترا ئێمە لەم شەڕەیە دەردی عەرەبەکاڵێ لا ناقەتە لەنا فیها وەلا جەمەل یعنی هیچ هینێک نییە هیچ بەزمێکی ئێمەیتیانی هیچ شتێکی ئێمەیتیانی ئەم شەڕی بینی خۆیانە چێ ئەیباتەوە چێ نایباتەوە بۆ ئێمە مهم نییە دروستەکە چێ ئەیباتەوە چێ نایباتەوە بۆ ئێمە مهم نییە لە بینی خۆیانە بەڵام باسەکە لەسەرەوەیە چێ نۆرمەکانی خۆی لە کۆمەلگایە زاڵەکە و ئەگەر نۆرمی ئەو کۆمەڵە خەڵکە زاڵ ئەبێ لەناو ئەم کۆمەلگایەیە کە هیچ باوەڕێکیان بە یەکسانی بینی ئینسانەکان نییە بە معنای کەلیمە هەتا بەسەرزارەکیش ناڵێن ئینسانەکان لەگەڵ یەکترا یەکسانن پێیان وایە مەجموعەیەک لە ئێمە باشترین لەوانی ترمان ئەمە ئیتر ئەمە کارەساتە تۆ دابنیشی بڵێ زاڵبوونی ئەم نۆرمە لەگەڵ زاڵبوونی ئەو نۆرمە دیموکراسیا فەرقی نیە مەسەلەن ئەو هاوڕێ خۆی یا ئەو تەرەفە خۆی بۆ خۆی لە ئەوروپا دانیشتووە لە هەموو دەستکەوتەکانی چینی پرۆلیتاریای ئەوروپا و غەرب بەهرەمەندە ژیانی مسۆگەرە هیچ کێشەیەکی نییە بەڵام هەر تۆزێت تووڕێکەوانە جا فەرقی چێ لەگەڵ ئەفغانستانە ئەفغانستانی شە سیستەمی سەرمایهداری و ئێرە شەر کاکە باسی ئەفغانستان مەکە ئەگەر فەرقی نییە ئەوانە بۆ لە کوردستانەوە هاتووی لێرە ئاژی بۆ لە کوردستانەوە هاتی ژیانی خۆت و ماڵ و مناڵەت تێناوەتە ئێرە ئەگەر جیاوازیەک لە نێوان سیستەمی دیموکراسی و مافانەی کە بەدەست هاتووە لەلایەن خەڵکەوە نییە لەگەڵ سیستەمێکی تراکە ئەو مافانێکیان نییە ئەی بۆ لێرە ئەژیت بۆ ئەم غوربەتە تەحملەکەی بۆ خودوە لەم وەزعێتە نالەبارەیان ڕاگرتووە جا من مەبەستمەوە نییە باسەکانمان لەسەر داکوچیکردن لەسەر دیموکراسینە باسەکانمان لەسەرەوەیە کە ئەبێ قسەیەک بکەی کە کۆمەلگا لێت وەرگێ و ئەگەر تو ئەتەوێ مەسئول بێ لە بەرامبەر کۆمەلگاوە تو ئەتەوێ کۆمەلگا نەجات بیتەوەوانە ئەبێ عاقلانە مامەڵە بکەی یانی خۆ ناکرێ هەر تەنها شیعاراتێک دووبارەکەیتەوە لەسەر ئەساسی ئەم شیعاراتانە خۆت بناسێنی گرنگە کە بتوانی تعبیر لە خۆت بکەی هاوڕێک هاتۆتە ناو ستۆدیەکەەوە ناوی کارۆخە هاوڕێ کارۆخ ئەتوانی تۆزێک مایکە ینی کامێرەکەت چاک بکەی یان ناتەوێت دەربکەوی ئەتەوێت تەنها بەدەنگ بەشداری بکەی تکایە بۆمان بنووسە لە کۆمنتەکان ئەگەرەتەوێت بە تەنها بەدەنگ بەشداری بکەی ئەوەشیان ممچینە کە دەرنەکەوی لەسەر ساحنەکە بەڵام بەدەنگ بەشداری بکەی بەڵێ کاکە هاوڕێکار فەرموو بەڕێزاندنی من هەیە بەڵێ فەرموو بەڵێ سڵام بۆ تۆ هاوڕێ پێشڕۆ بەس پێم خۆش نەبووەوە منزویە بەشداری پرۆگرامەکەتان بن بلێتانی تێک بدەم سپاس بۆ پرۆگرامەکە بەس هاوڕێ پێشڕۆ دواتر کۆی کردەوە پێم وابێ مەبەستی هاوڕێ پێشڕۆیش دموکراسی لە مێژوو دیرۆکی خۆیە هەبووە ئەو هاوڕێیانە کە من کۆمنتەکان بسێر کرد لەسەرەوەیە مەبەستی هاوڕێ پێشڕۆ دموکراسی لە مێژوو لە دیرۆکی خۆیە ئەم دموکراسی کە ئەمڕۆیە هاوڕێ پێشڕۆیش لە قسەکانی ئاماژی پێدا کە بڕوای بەم شێوازە دیموکراسی نییە کە دیموکراسیە کە بۆ چەوساندنەوەی چینی ژێردەستە ئەم پێناسە وەکو مارکس ئەڵێت ئەفیۆنێکە بۆ ئەوەی کە کۆمەڵگای ژێردەستی پێسەڵکەی دوای نێۆلیبرالیزم کە هاوڕێ پێشڕۆی ئاماژەی پێکرد خوێندنەوەی دیموکراسیەکە گۆڕا بوو ئەم خوێندنەوەی دیموکراسیە نەبوو مانایەیە کە کۆمونیستەکان پشتگیریان لێ کرد لە دەرس لە ژێردەست و لە شوراکان و لە گەڕاکەکان و دەستی پێکرد تا ڕۆشتە باڵا دەستی سیاسی پارامتری سیاسی دیالۆگی سیاسی دەست پێ کرد کە هاوڕێ پێشڕۆی ئاماژەی پێکرد بەس من با لێرە زۆر لە کاتان نەگرم ڕەنگە کۆمنتەکە سپاس بۆ بەشداری تاوڕیان و ئازیزان بینەرانی بەرنامەکەمانەوە ئەبینن کە زۆر ممکن ناتوانێت و لینکە بکەیتەوە بیتە ناو ستۆدیۆکەی ئێمەوە هاوڕیانێکە گە قسە و باسی چەند هەیەانوێ بەشداری بکەن
ئەتوانن بەشدار بن. هاوڕێ کارۆخ ئەم بەشداریت لێوەرگیرا و من لە ستۆدیەکە پاژەوەی کە قسە و باسەکانە تەواو بوو بڵێن ئەچیتە دەرەوەی ستۆدیۆکە زۆر بەخێر هاتی سەرچاوان. ئاوڕیان و ئازیزان ئەگەر کەسێکی تر لە ئێوە بەشدار بێت لەم باسانەیە ئەتوانێت بێتە ناو ستۆدیۆ و داخلێکین وەتوانێت لە بەرنمەکەی ڕاستەوخۆ قسە بکە. بەرحاڵ هاوڕێ پێشڕە و پێم وابێ گەیشتە خاڵێکی دیاریکرا و سەبارەت بە باسکردن لەسەر دیموکراسی. قسەکە لەسەر ئەوەیە کۆمەتێکی ژاتۆ هاوڕێ پشکۆی لێرا بابی خوێنمەوە هاوڕێ پشکۆ ئەڵێ دیموکراسیەت لە کولیەتی هاوچێشەی سیاسی کۆمەڵایەتیەکاندا بە تایبەت لە ئەفلاتونیزمەوە تا سەردەمی گەشەی سەرمایهداری وێنەی یەکەمی هەمان سۆسیالیزم بووە. بەڵام لە ئێستادا خودی سۆسیالیزم وەک میتۆد ئامادەی هەیە بۆیە دەکەوێنە هەڵەوە وا دەزانی تر دیموکراسیت تەنها وەک میراتی سەرمایهداری دەمێنێتەوە کە ئەوە تێڕوانینێکی تەواو هەڵەیە. ئەمە دیارە هاوڕێ پشکو ئەم تێڕوانینی هەیە. زانی چۆنە دیموکراسی ئێستا هەرچیکمان بێتوانە بەداخەوە ناوی سیستەمێکە کە بەدە زێمەنی ئەو خوان ناوێن لە خوان ناوە دیموکراسی بەمەی کە هەر 4 ساڵێت جارێک پێمانەڵێن چێ بێت بە نوێنەرتان و خوێنتان بژێ بە ماڵن دیموکراسی. بەرحاڵ ئەگەر ڕۆژگارێک ئێمە بۆ دیموکراسیی تر کارمان کردو خەباتمان کردو ئەوانە معلومە خۆ زای مارکس وەنگڵز پێشڕۆ نازانمەوازانیانە مارکس وەنگڵز خۆشیان خوان بە دیموکراتیک زانیوە لە سەرەتایی نەبەر لەوەی کە بەخوایان بڵێن کۆمونیست تا بەخوایان بە دیموکراتی شۆڕژێر داناوە ئەوانە حتمما ئاگاداری ئەوە هەی لە نووسینە سەرەتایەکانە واخوایان ناسانوە واخوایان تعریف کردووە. بەڵام باسەکە ئەوەیە ئێستا ئەمڕۆ دیموکراتی بۆ بە عینوانی جۆرێک مساوەمەکە بە سەرچینی کارگەرا فەرز کراوە جۆرێکە تۆ باز لەسەر سیستەمەکە بێنە تەسلیمی بە چەسانەوەی تۆ وەکو تەبقێک وەکو چینێک واقعێتە حقیقەتە بەڵام ماوە مەجالێکی پێدەین بۆ شتە ڕۆژانەکانی خۆت دیفاع بکەیتوەمانەوە ئێستا هەتاکوکە بۆ شتە ڕۆژانەکانی خۆشی دیفاعەکە ئەم سیستەمە بەو شێوازەی کە ئێستا حکمەکات و هەیە ئەوانە ئەمەنە ناوڕۆک بۆش بووە من کاتمە سوید سیر و ئینم لێ هاات یعنی لە سویدا تەمانوەکو ئەمریکا لە سەتا نزیکەی 50 گەر 55 و 56وانە لە انتخاباتە بەشداریکەن ئەڵێن هاها چەند خەڵک بەشداری کرد و هات لە هەڵبژاردنا و دەخاڵەتی سیاسی بەهێز بوانە لە سویدا تقریبان لە ساڵەکانی 60ەکانەوە پێم وابێ هیچ ساڵێک کەمتر لە 180 خەڵک بەشداری لە هەڵبژاردنە نەکردو هیچ ساڵێ هەر لە 80 بەرەو ژوور بووە لە تقریبان لە 60ەکانەوە لەو کاتەوە بەڵام کە وەختێک دێی سەیری بەشداری دیموکراسی هەمیشە هەیە کێروی ئەوەی کە پێ وترێت GDP یاخود بەرهەمی کۆمەڵایەتی ئەوە ناچێتە سەرە وەکو ڕۆکێت سوید هەتا دێت دەوڵەمەندتر و دەوڵەمەندترە بێ بەشی چینی کارگەر و ئەوانە یعنی بە حرفیەن کەمە بێتەوە نەگەوەی کە بڵێن نسبیەن کەمە بێتەوە من بە مطلقی کەمە بێتەوە لە چاو ئەو سەرۆت و سامانەیە کە هەیە ینی خەڵک ئەو خواردن و وینەی ئێستا ئەی خوات و ئەوانە لە جاران خراپترە لە 60ەکان و 70ەکان ئەو سیاحەتوینەی کە ئێستا خراپترە ئەو سترسێک هەیە ئێستا زۆرترە هەموو ژیانی بە جۆرێک تێکچووە هەموو ساڵێکی شۆ بۆ هەڵبژاردن هەموو ساڵێکیش بە حساب ئیرادی خۆی ممارەسە کردووە یعنی زۆربەی زۆری کۆمەڵگا لە 180 کۆمەڵگا هەموو ساڵێک چۆ بۆ هەڵبژاردننی کردووە خەڵکانێکی هەڵبژاردووە سیاسەتێک بێنن وەزعیتی ئەو نالەبارکەن چۆن ئەمە ڕێیتیە چێ لە چۆ ئەمە منتیقا لەگایە منتیقا کە ئەم دیموکراسیتە ئیتر ناتوانێت تعبیر لە ڕێی خەڵک بکاتوەمانە ئەمە بۆ ڕخنە لە دیموکراسی بەڵام لا یەزال هەتا ئێستش ئایا ئێمە لە بەرامبەر ئەمەیە کە لە بەرامبەر ئەو دیموکراسیەتی لە ئەوروپای غەربیە هەیە ئیستیبدادەکەی ترامپ و دەسەڵاتە مافیایەکەی ترامپ و ئەو دیسپۆتیزمە ئەو سەرکوتگەریە دیسنترالایزەی کە لە وڵاتانی جۆر بە جۆری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە کە لا شوێنەکە وەک دیکتاتۆرێکی چکۆلە قوتبووەتەوە ئەمانە لە چاو لیبرالیزمەی ئەوروپای ئەمانە ئەمە ئەلتەرناتیڤە هەڵەبژێرین کە وەختێک هێرش ئەکرێتە سەر ئەم لیبرالیزمە و ئەم دیموکراسی لەلایەن ئەم ئەلتەرناتیڤە ئەڵێن نا ئەم هێرشەش باشە لە قازانجی چینی کارگەرە بە نەزەرم ئەگەر ئێمە دقیق بۆ مەسائلەکان بڕوانی ناتوانین و من بۆیە هەڕەشەیە کە ئێستا ئەم جوڵانەوەی ترامپێکاوەنا بە هەڕەشەیەکی جیهانی ئەزانم و من پێم وایە ئەمە چینە قۆناغێکی ترەوە بە دوای ئەمەیە من متابعی باسەکانی ئەمریکاکەم و ئەوانە خودی چەپی ئەوێ زۆر ڕۆشن نین لەم بابەتەوە زۆر پێیان وایە کامە فێڵێکە سەرمایهداران لێەکەن جەماعەتی ترامپیان هێناوە بۆی بیان ترسێن و لە مواقعی خوان
پاشەکشیان پێ بکەن واشتی تریان پێفەڕستکەن و ئەوانە بێ ئاگالەوەی کە ئەمە واقعیتێکە ممکنە هەلومەرجێک بخۆڵکەێنێ ئەوانە تۆم جارە لە جاتیەوەی بە شوێن دەستکەوتی زۆرترەوەی بە شوێنەوەبی خۆ بپارێزی بە شوێنەوەبی بڕۆی کەمپین بکەی بۆ ئازادی سیاسی کەمپین بۆ ئازادی سیاسی بۆەوەیکەوە خەڵک ئازادێکە ئەڵێکی و ناڵێکی بەنەزارم ئەمە هەڕەشەیەکی گەورەیە و من ئەمە لە بۆعدێکی جیهانیشە هەڕەشەیە لە بۆعدێکی جیهانیە ڕاستە ترامپە ئێستا لەسەرکارە و بجۆرێک پاسیفیستە لە مەسایلی شەڕ و ئەوانەیە لە چاوانی ترا کەمتر ئەوێت وا دەرکەوێکە تەدەخل لە وڵاتانی تراکە و ئەوانە جۆرێک ئەو هینەی هەیە کە منعەزیلە لە سیاسەتی خارجی ئەوانەیە بەڵام شێڵی هەر ترامپ ئەمێنێتەوە بەمە ترامپ ئێستا نمونەی نوێنەرایەتی ئەم جوڵانەوەیەکە ئەم جوڵانەوە فاشست ئەم جوڵانەوە ئیستیبدادی ئەگەر پێشکەوێت و هێز بگرێت و ئەوانە لە داهاتوە لەوانەیە نوێنەری دڕندەتر لە ترامپ و زیرەکتر لە ترامپ و کەمێک عاقڵتر لە ترامپیش پیدا بکە ئەو دەم ئەمە هەڕەشەیەکی گەورە ئەوێ بۆ سەر ئێمە بەرحاڵ باسێکی ترکە ماوەتەوە ئەوەیە چۆن بەر بەم هەڕەشەیە بگیرێ و من پێم خۆشە ئەگەر تۆ موافقی لەگەڵما پێشڕەوە کە ئەمە هەڕەشەیەکە باشە چەپ چی بکات چەپ چی بکە بە نەزەری تۆ بۆەوەی کە ئێمە خۆمان بپارێزی لەم هەڕەشەیەکە کراوەتە سەر مافەکان و هینەکان نەک هەر کراوەتە سەر دیموکراسی کراوەتە سەر مافەکان و دەستکەوتەکانی ئێمە لە سای دیموکراسیە دقیقاً خۆشحاڵ بووم کە هاوڕێ کاردۆخ بەشداری کرد دیار بوو لە قسە یەکەمیشی داوا دەرکەوت کە وەکەر هاوڕێیەکی دیکە مافی خۆیەتی بە هەڵە لە بۆ چوونەکەی من تێبگەن چونکە وا دەرکەوت بەهۆی ئەوەی کە پچرا قسەکانم کە من بەرگری لەو دیموکراسی خۆشحاڵانە ئێستا ڕوومبۆتەوە کە من مطلقاً باوەڕم بەوەی سەرمایه‌داری دیموکراسی خواز نییە دیموکراسیش بەرهەمی سەرمایه‌داری نییە بەرهەمی بزوتنەوە جەماوەری و کرێکاری و خەباتی سۆسیالیستەکانە پۆینتی کۆتایی لەسەر ئەو بابەتە ئەمڕۆژ دیموکراسی نەمانیوە لیبرالیزم تەواو دیموکراسی لە ناو بردووە لە ئەوروپای دیموکراسیدا کە بۆتە سەردەمی زێڕینی دیموکراسی یان ناوی دەنێن لانکەی دیموکراسی هەتا دوایی لە دوای جەنگەوە ئێستاوە دەبینین هەت ڕۆژ بە ڕۆژ ڕاستەوەکان دێنە حکومەوە ڕۆژ بە ڕۆژ زۆربەی وڵاتانی دەور بەرمان هاوڕێشەمان ڕاستەکان دەسەڵاتیان لەلای ئێوە سویدە دیموکراتیەکان لە فەڕەنسا ڕاستێکی ناوەڕاست لەگەڵ ڕاستێکی ڕاق خەریلەکیە بڕکێدان لە ئەڵمانیا لە هەڕەشەی گەورەدان هەتا پارتەکەی مێرکڵ کە ئەم هەفتەی داهاتوو کۆتایی بە هەموو تێرمەکانی دێت ئەوانەی بانگەشە دەکەن بۆ جێگرتنەوەی مێرکڵ هەر هەمویان ڕاستی تونڕەون لە شوێنی مێرکڵ لە ناو حیزبەکەی مێرکڵیشدا لەوە نەم سامانەیە پۆڵەندا و هەنگاری ئەمانەیە ئەمە ڤیکتۆر ئۆربان کە بە مانای کەلیمە سەر بە فاشیزمی کلاسیکە لە دەسەڵاتیشدا لە ئیسرائیلەوە بیگرە هەتا دوایی کەواتە سەرمایه‌داری ئەنتی دیموکراسیە دروستە لەنیوە سەردەمی نیۆلیبرالیزمشدا مەیلی بەلای فاشیزمدا هەیە کە بێمە سەر ئەو خاڵە بەڵێ ئەوەی لە ئەنگرانی ترامپ بێگومان هەڕەشەیە بێگومان مەترسێکی زۆر گەورەیە لە ناوچوونی یاخود هاتنە سەرکاری فاشیزم واتە جەنگ واتە پێکدادانی زیاتر واتە لە ناوبردننی زیاتری خەڵکانی دیکەی جۆرا جۆر کە لەگەڵم سیستمانە ناگونجێن جاکە ئەرکی چەپ چییە ئەمڕۆ بە هەموو شێوەیەک تەنها ئەوەی دەتوانێت ڕوبەڕووی ئەو مەترسێک گەورەیە ببێتەوە چونکە بوونی ترامپ بەکو لە پێشتریش و لە بەرنامەکەی پێشوشدا لەگەڵ بەڕێزت بە هەمان شێوە ئاماژەم پێکرد ترامپ هیوایەکی گەورە بە خەبەرهێنانەوە بیری ڕاستڕەوی بوو لە ئەوروپاشدا کە ئەزمموی کارەساتی ڕاستڕەوی کردو ئەزمموی کارەساتی فاشیزمی کردووە لێرە ترامپ بە خەبەری هێنانەوە پشتیوانی پێدان پشتیوانی معنەوی و مادیش تەنانەت ئێستا بڕۆ دنیای بەڵگەنا ترامپ لە ڕووی مادیشەوە پشتیوانی لە ڕاستەوەکانی ئەوروپا کردووە لەبەر ئەوە بەڵێ بێگومان هەڕەشەیەکی زۆر گەورەیە ترامپیزم دەمێنێتەوە ترامپ دەڕوا بە پێچوانەی هیتلەر یان مۆسۆلۆنی کە دوو گەنج بوون لە ئەنگرانیشان گەنج بوون و جددیش بوون لە جەنگیش گەڕابوونەوە هەردووکیانەکو دوو عریف لەبەرەی جەنگەوە گەڕابوونەوە ترامپ پیاوێکی پیر و بەتەمەن و ئەحمەقە ڕەوانەیە ماوەیەکی بڕوات و یان بیخەنە زیندانەوە یان هەر شتێک لێ بکەن بەڵام ترامپیزم هەیە تەواو هەیە و ناشزانین بەڕاستی کێجێ ترامپ دەگرێتەوە کو تۆ ئاماژەت پێکرد ڕەنگە لە ترامپ عاقڵتریش بێ لەناو ئەو گەنجانەشدا چونکە ئەوەی لە هەرانگرانی ترامپان بەبێ هیچ گومانێک پڕدێتی لە ڕەگەزی فاشستی هارد فاشیزم واتە نەک هەر فاشیزمێکی نەرم یانەوە پێڵەن نۆبل فاشیزم کە بەرگری لە تەنها لە ناو خۆ لە هەندێک بەهای کۆنزەرواتیڤ دەکات نەخێر فاشیزمێکی پەلاماردەر ئەگرسیف هێرشبەر توندڕە و بەرامبەر بە هەموو شتێک اینجا ئەرکی چەپ هەر ئەمڕۆنی هەرکی چەپ دەبوو لە زووترەوە دەست پێ بکە بڕوای من وایە ئێستا وەکو هەلومەرجێکی ئەگە بە خێرایی ئاماژە بە ئەرکی چەپ بکەم
ئەرکی خێرا چەپ ئەوەیە بە پێویستە وەڵامی ئەو هێزە ڕاستڕەویە تازێ بە ڕێخستنێکی گونجاوی بنکە فراوانی هەموو دژە ڕاستیستەکان بداتەوە واتە داوا لە هەموو دژە ڕاستیستەکان بکات کە بێنە ئەو بەرەوە بەبێ ئەوەی تەنانەت ڕەچاوی ئەوە بکات ئەم دژە فاشیستانە دەنگیان جۆ بایدن داوە یان نا چونکە بەبێ گومانەوانەی دەنگیان بە جۆ بایدن داوە زۆربیان چەبنین بەڵام ڕێ ئەنتی ترامپن ئەنتی ڕایسزمی ترامپیشن بەڵام نەئاکتیڤن با هەر لە بەرەی دیموکراتەکانیشدا تەنانەت پێیان وایە خۆڕێکخستنی ئەنتی ڕایسستی چی دەرەنجامی پێچەوانەی نێگەتیڤی لێ دەکەوێتەوە چەپ نابێت گوێلەوە بگرێت بۆ ئەنجامنامی کارە چەپ دەبێت هەڵی ڕێخستن و یەکستنی میلیۆنان لەو کەسانە بدات لە ئەمریکا کە چوونە پاڵ پارتی سۆسیالیستی دیموکراتی ئەمریکا کە نزیکی 6 میلیۆن کەس دەبن زۆرینەی ئەو خەڵکە بەشی سەرەکی تەنانەت ڕاپەڕینی دژە ڕاستیستی بوون لە ساڵی پاردا و هەروەها ئەو کەسانە کە خۆیان بە دژە ڕاستیست و دژە فاشیست دەزانن ئەو گوتارەی نێرە لیبراڵەکانی ترامپیشە کە پێیان وایە وەکو باسم کرد ڕوبەڕووبوونەوەی ڕاستڕەوەکان دەرەنجامی پێچەوانەی نێگەتیڤی لێ بدێتەوە پێشیان وایە باشترە چەپ لەم مەیدانەدا فەرامۆشکەن یەک خاڵ زۆر گرنگە چەپی ئەمریکی ئێمەش بە هەمومان یان دیموکراسی خازەکان تێبگەین لیبراڵەکان گوتاری ئەنتی فاشیستیان بۆ چەپی ڕادیکاڵ یان ئەوەی پێدەوترێ ئەنارکیستەکان بەجێهێشتووە چەپ دەبێن گوتارە شتێ بپەڕێنێ خەباتی فاشستی بریتی نیە بەتەنها لە ئەنتیفاکان یان ئەمەی کە بەمڕۆ لەژێر ئاڵای ڕەشی ئەنارکیزمدا خۆیان ڕێکخستووە بەتەنها ئەرکی ئەوان نییە گوتاری لیبراڵەکانی قبول کردووە کە ئەنتی فاشیزم ئەوانن ئێمەش دەستمانی بەرداوە لەبەر ئەوە ڕێکخستنی کۆی یەکەکانی ئەنتی فاشیزم بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە بەڕاستی ئەمانە ئایا دەنگیان بە بایدن داوایان بە بێرنی ساندرز هەموو ئەم بزوتنەوانی خوارەوەی کۆمەلگا کە ئەمانەی زەرمەندن بە هەڵگرتنی چەک بە دەسەڵاتی ڕاستڕەوە سپی پێستەکان بە گوتارەکانی ترامپ بە یاسا و سیاسەتی دژە ئیمیگریشن بە زەقکردنەوەی زیاتری دیسکریمینیشن بە لێدانی زیاتر لە بزوتنەوەی ژنان بە مەسەلەی لێدان لە لایەنگرانی ئەبۆرشن لە باربردن هەموو ئەمانە چەپ دەوێت بنکە فراوانە زۆر فراوانتر بەڵام بەبێ هیچ گومانێک لە ساڵی ڕابردوودا ئێمە بۆمان دەرکەوت کە بزوتنەوەی سۆسیالیستی دیموکراتی لە ئەمریکا بە دیاریکراوی شەوانەی لە دەوری بێرنی ساندرز کۆبوونەتەوە بزوتنەوەیەکی گەورە چەپ دەبێت ڕێکیان خا ئایزۆلە و تەریک دانەنیشە لێگەڕێ با دیموکراسی کە خۆیان دەڵێن بێگومانەوەی هەیە دیموکراسی نییە ئەم نیۆلیبرالیزم وەکو باسمان کرد یان سەرمایه‌داری ئەنتی دیموکراسیە با لێگەڕێ زیاتر ڕسوا بێ نەخێر با ئێمە دەسەڵاتەکە زیاتر نەدەینە دەستی ڕاست بۆ خۆش نەکەین زیاتر بێتە دەسەڵات بجوڵین ئێمە زیاتر بۆ ئەوەی نەریتی خەباتی شۆڕژگێڕی لە خوارەوەی کۆمەلگال کرێکاران و بزوتنەوەی جەماوەی دوتر ببێتەوە دروست وایە زانین چۆن ئێمە لە هەلومەرجێکی ئاوایە ئەژین ئەمە تێڕوانینی منیشە پێشڕۆ کە ئەم باسی ئەمەی کە ترامپ و ترامپیزم و باڵی ڕاستڕە و باڵی ڕاسیستی کۆمەڵگاکانی ئەوروپا و ئەوانە ئەیکەن ئەم پەلاماری ئەوانەی کەنە سەر کۆمەلگا پەلامار نییە بۆ سەر باڵەکەی تر پەلامار نییە بۆ سەر خودی کاپیتالیزمۆن هیچ لە کاپیتالیزم ناکەن هیچ لە سەرمایه‌داری ناکەن پەلاماری ئەوان پەلامارە بۆ سەر ئەو مافوو دەستکەوتانەی کە ئێمە بەدەستمان هێناوە وەلەم سەنگەرەیە بەدەر لەوەی کە باڵی ڕسمی بۆ ژوازی چی لەگەڵ ئەمە ئەکایە ناکە ئێمە وەکو ئەم جوڵانەوە چەپە پێویست ئەکا لەم سەنگەرەیە لەم مەیدانیان دەرکەوین ینی بە عەمەلی لەسەر وڵاتەکانی خۆمان هەمیشە ئێماوەمان کردووە مەسەرن باڵی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەگەڵ حکوومەتەکانە شەڕەتی ئەوانە من لە نظر خۆمەوە بە باڵێکی فاشستی ئەزانم بە باڵێکی ئەزانم لە باڵە ڕاستڕەوەکان لە دژی ئەو مەعایرە حتا بڵین کە مەشەکە بۆ ماف و ئازادیەکان لە ئەم ناوچەیە لە بەرچاو گیراوە و ڕاوەستانەوە لە بەرامبەر ئەم هێزەیە بە ڕاوەستانەوەیەکی ضرور و پێویستی ئەزانم و ئەمە دیفاعکردن نییە لە ئەگەر تۆ لە بەرامبەر ئیخوان مسلمینە لە میسرا ئەوەستیتەوە دیفاعکردن نییە لە دەسەڵاتی بڵین سیسی ئەگەر لە کوردستانە لە بەرامبەر ئیسلامی سیاسی وەستیتەوە دیفاعکردن نیە لە یەکێتی و پارتی ئەگەر لە
تورکیا لە بەرامبەر ئەردۆغانە وەستیتەوە باسەکە لەسەرەوەی تۆ دیفاع لە جەهەپاکەی ئەگەر لە هەدەپە و جەهەپە لەم هەڵبژاردنەی داهاتووە تەحالوفێکەکەنەوە بۆی کاوا بڕۆن لە بەرامبەر ئەردۆغانە لە نەهێڵن لانی کەم مەشروعەتی هەڵبژاردن وەرگێ بۆ پیادەکردنی ئەو سەکتەی خۆی خۆ ممچینە هەر بیکە ممچینە بە ڕەغمی ئەوەش کودەتایە بکاتەوە ئەوانە وەڵام بۆی لانی کەم نێڵن و مەشروعەتی هەبێ کە ئەم تەحالوفاکرێ ئەوانە وەکو هێزێکی چەپ دانانیشم ڕاخنە لە هەدەف بگرم بۆچی لە جەگەڵ جەهەپا ڕێکەوتی تو ئەوانە و لەم سەگەرەیە لە بەرامبەر ئەردۆغان وستایەتی خۆ دیارە ئەگەر باسەکە بێتە سەرباسی مافەکانی خەڵکی کورد زمانوانە لە تورکیا جەهەپە زۆر باشتر نییە لە مەهەپە و لە حیزبەکەی ئەردۆغان لە دادوگەشە پێدان بەڵام لەم لای ترەوە سەنگەرگرتن لە بەرامبەر ئەم ئیستیبدادە ئوریانە ئەم ئیستیبدادە ئاشکراوە فاشیزمە ئاشکرایە ئەشی سەرشانی ئێمەوە ئەبێم کارە ئەنجام بدەین بەڵام ئەمێنێتەوە ئەوەی کە چۆن چۆنی ئەنجامی بدەین قسەکە لەسەر ئەوەیە مەسەلەن گروپێکی بۆ نمونە چەپی کوردستانی بە خاتری ئەوەی کە هەڕەشەی ئیسلامی سیاسی هەیە بڕوا لەگەڵ پارتیا تەحالوف کاتوانە بڵێ من لە دژی ئیسلامی سیاسی وەستم معلومە ئەمە دژایەتی کردنی بەرژەوەندیەکانی زۆربەی خەڵکی کوردستانە و معلومە تۆ لەم تەحالوفەیە لە بەرەیەکە ڕاوەستاویتوانە کە سەرنجام ئەبێ بدۆڕێن و هەر ئێستا دۆڕاوە لە وجهە نەزەری خەڵکەوە دۆڕاوە تەحالوفکردنی چەپەکان لەگەڵ جەماعەتی بایدنە مانەوەیان لە ناو حیزبی دیموکرات بەم جۆرە لە ئەمریکا تعاونکردنە لەگەڵ ئەمە تاکتیکێکی نادروست و اینە بەڵام خۆڕێخستنی سەر بە خۆیانە ئەوەی کە چەپ ئەبێ هێزی هەبێت چەپ ئەبێ هێز بگرێ چەپ ئەبێ قودرەت بگرێ لەو شوێنانەی کە فرسەتی هەیە لە ئینتیخاباتە مەحەلیەکانە دەسەڵات بگرێت و ئەوانە ئەوە ئەرچێکی سەرشانیانەوە ئەمەیە ئەو ڕێگایە ئیکاتەوە باسەکە لەسەر جوڵاندنی ڕێکخراوبوونە لە خوارەوە لە ناو جەرگەی کۆمەلگاوە لەو جێگایە کە ڕێکخراوبوون پێویستیی حیاتیە و ئەگینکردن نەک باسکردن لەسەر گروپێکی سیاسی معین مووقفی چییە تا تۆ گەر مووقفەکەت بە دژی هەردوو لای تەرەفەکە بوو خۆت بە شۆڕژێڕەوانە بزانی و ئەوانەی کە مووقفیان لەگەڵ لایەکە لەگەڵ تەرەفی مەسەن دیموکراسیانوانەوانە خیانەتکانوانە بە نظر من هەردووشیان خەریکن دوور لە خەباتی جەماوەری چینی کارگەر و ئەوانە هەڵوێز دەرەبڕن و ئەوانە گروپی هەڵوێز دەربڕینن گروپی گۆڕانکاری کۆمەڵایەتی نین باسەکە لەسەرەوەیە لە باسی ترامپیشە لە باسی فاشیزمیشە لە باسی داگۆشیکردن لەو دەستکەوت و ئەو خواستە بەدەست هاتوانەی چینی کارگەرەوە دووبارە مەسلەی ڕێخستن و کۆکردنەوەی هێز مانای هەیە کە ئەم سەنگەری داکۆچیکردن لەوانی کە بەدەست هاتووە دیداکۆچیکردن لەوە ئەتوانێت سەنگەری دواتر پێشڕەوی بێ بەرەو ئایندەیەکی باشتر بەرەو گۆڕانکاری کۆمەڵایەتی ئەم سیستەمە نیۆلیبرالیزمە کە هەرەسەهێنێت و ئەوانە لە جێگای ئەوەی کە دەستکەوتەکانی بۆ ترامپیزمەکان نابێت و کەلاوەکەی بەسەر ئێمە یاد بکەوێت بە پێچەوانەوەکەی بێ پێچەوانەکەی بێ کەلاوەکەی بەسەر چینی باڵا دەستا بکەوێت وانە و دەستکەوتەکانی بۆ ئێمە بێ ئەمە ئەو ڕێگایە کە بە بڕای من چە بتوانێت بیگرێتە بەر و باسکردن لەسەر ئەوەی کە ئێمە وەکو چەپ مووقیفمان چییە بە نظری من ئەمە سوالێکی لە ئەسڵی سوالەکەیە نادروستە چه جایەوە جوابەکەی چی بێ وەڵامەکەی چی بێ مووقیف نییە باسەکە مەسەکە لەسەر چیکردنە چی ئەکرێ لە بەرامبەر ئەم هەلوو مەرجەیە کە پێم وابێ ئەمە چۆن لە ئەمریکا واقعەتی هەیە لە لای خۆشمان هەر ئاوایە و لێرە ئێمە زۆرتر باسەکەمان لەسەر باسی میتودی کە باسی پێڕوانینی گشتیە بۆ ئەم وەزعەتی کە ئێستا لە ئاسی دنیاە کەوتوتەوە هاتووە منەوە چەند کۆمنتێکە بینم لێرە بەڵام نازانم ئەو بە ڕێزانە ئەیانوێ بەشداری بکەن لە باسەکانە چکە کۆمنتەکان زۆر درێژن ناخوێنرێتەوە زۆریش ورد دەرەکەوێت لێرە داوای لێبوردن نەکەم کە ئەم سیستەمە بە جۆرێکە کە ئەو کۆمنتانە زۆر بە وردی لەسەر شاشەکە دیارە کە بۆ چاوی من نابێ مەگەر زۆر لە خۆم بکەم وانە ئەڵێ چەپ لە کوردستان هەر زۆر سستن بۆچی چەپەکانی کورد لە تاراوگەوە قساکەن و نانەوە وای تێگەیشتم بۆچیانەوێت لە نەخۆشخانەکان سەرمایهداری لە هەندەران سەر بنێنەوە نانەوە لە وڵات بەشداری خەباتکەنەوەوانە بەرحاڵ چەپ بوونەوەرێکی جیاواز نییە لە کۆمەلگا چەپ لە کۆمەلگای کوردستانیشا مەوجودە هەروانە نین کە لە ئەوروپان لەناو کوردستانیشا زۆر هەیە کە قسە لەسەر مووقفی چەپ بێ قسە لەسەر ئەوانە بێ کە
لە کوردستانیشن لای زانماونەتەوە باسەکە ئەوەیە بەرحاڵ ئەڵێ چەپیانی چی خۆ سۆشیال دیموکراتەکان ژەمە ئەوڕێنوە نووری واڵێ خۆیان بە چەپ دەزان نەگەرم جیاوازیانە هەیە لەگەڵ کۆماریەکاندا چەپ سوڕانەوەیە لە کەشتەکەی دیموکراتی پەرلەمانیدا ئەگەر جێگە و ڕێگەی چیناتەکەی دیاری نەکرێت چەپی ئەوروپا هیچ پەیوەندیشی نییە لەگەڵ چینی کرێکار بە خەباتی چیناتی بەس دژە ئەمریکایی دژە ئیسرائیلی ئەوە خراپ نییە بەڵام ئەسلی مەسەلەکە نییە بەرحاڵ ڕەخنە لە چەپی ئەوروپا و ڕەخنەیە هەمان ڕەخنە بە خۆشمانواری دێمەش هەر مەواقیفمان هەیە بە جۆرێک مەواقیفەکانمان ئەوانەیە ڕادیکالتر بێت لەسەر هەندێک مەسایل و ئەوان و زۆرتر باسی چینی کارگەرکەین بەڵام لە واقعی عملیە ئێمە شەروەکو چەپی ئەوروپا لە چینی کارگەر دووری بە هەر سوورەت خەبات کۆمەڵا ئەوە چەپی ئەوروپا ئەمریکا چەپێکی برسی نییە لە زۆربەی وڵاتانی خارجیدا لەشفرۆشی ژنان یاساییە لە پەرلەمانەکاندا لەلایەن چەپەکانەوە پەسەند کراوە بەرحاڵ نازانم باسە معنای چی پەیوەندی بە باسەکەمانەوە نییە هاوڕێک لەسەر خەتە حەسەن معارفی پور فەرموو بزانین وێنەت نییە بەڵام بزانین دەنگت نییە فەرموو سلام کاتان باش کاتت باشکە حەسەن فەرموو ببوورن ئەو کۆمپیوتەرمە تووشی کێشە بۆ مۆبایلەکە بفەرمە هیچ مشکلە نیە فەرموو تەسویرە نییە لە ڕاستیە گەرەکم بۆ لەسەر چەند مەسەلە قسەکەم یەکی مەسەلەی دموکراتی بە دموکراسی وەکو وشەیە کە لە یۆنانی کۆنەتان ڕۆ ڕاست و چەپ گەمەی پێکە و مەسەلەی دیکەش ئەو مەسەلەی کۆنکرێتێکە لەسەر ئەو وەزیەتێکە لە ئەمریکا ڕوویداوە و مەسەلەی سێوەمیش مەسەلەی رابطەی بینی ڕفۆرم و شۆڕش ڕفۆرمی کۆمەڵایەتی و شۆڕشگەر ئەوەی کە بۆ دموکراسی گەڕێتەوە بۆ ئێمە زانین دموکراسی لە یونانی باستانە لەلایەن ئاریستۆکراتەکانەوە بۆ ئەو کەسانەی کە لە شوێنێک بوون بەناو ئاکادمی کە زۆربیان هەمویان پیا بوون ژنیتیان هەموو وەک سپی پێسهایەکی لە قشری ئاریستۆکراتی ئەوانە ئەتوانی کە لە سەرنوشتی سیاسی خۆیان دەخیل بن لە بەحسای سیاسی ڕۆژە بەشداریکەن و خۆیان سەرنوشتی سیاسی خۆیان تعین بکەن دابین بکەن بۆوان بەخالات بوو نە بەردەکان نەو کەسانەی کە لەسەر زەوی ئیشانەکرد نەو کەسانەی کە نەژنان هیچ مافێکیان لە ئەم سیستمانە بوو ئەم سیستمە زۆربەی کەسانێکە لە دیسکورسی دموکراسی یا گەڕانەوە بە دموکراسی دفاعەکەن زۆربەی ئەو کەسانەی لە بەرەی لیبرالیزم بەتای بە هانە ئارند بە شەدید تاکید لەسەرەوە کاتۆکەمە بگەڕێنەوە بۆ سیستمی یۆنانی کۆنی باستان مارکس لە گرۆن ڕیسا لە بەشێکاڵی یۆنانیەکان منداڵی مێژووی بەشەرن گەڕانەوە بۆ منداڵی غیرە ممکنە چون منداڵیمان تێپەر کردووە بەڵام خوێندنەوەی خاتراتی دەورانی منداڵی مرورکردنەوەی ئەو بیرەوەریانی دەوران منداڵی بۆ ئێمە باشە کە تێبگەین لە وەزعیەتی ئەو سەردەما بۆیە بە بڕوای من زۆر گرنگە کە فەلسفەی یونانی باستان میتۆلۆگیەکان هەمووی ئەوانە بخوێنێتەوە کە تێبگەین سیستم چییە ئێمە ناتوانین دیدگای ئیمڕۆژیشەوە یونانی باستان بخێنەژێ پرسیان بڵێن هەموو شتێکە لەوێ هەڵە بووە و بڵێن ئێمە لە قەرنی هاوڕێ حەسەن ئیزافەیەکی باشت کرد بۆ ئینەکان کاکەم چونکە وەختی بەرنامەکە مەحدودەوە زۆر دەمێت لەسەر خەتین ئەگەر قسەکانت کۆکێتەوە زۆر سپاس دەکەم فەرموو بۆیە ئەوەی کە ئیمڕۆ ئێمە بەناو دموکراسیە بینین لە ڕاستیە هەموو شتێکە بێجگە دموکراسی سەمیر ئەمین ئەڵێ ئەمە شتێک نییە بجۆز دیکتاتۆری سەرمایەم یعنی دیکتاتۆری سەرمایە کۆنسەرنەکان ئەوانەی کە شەریکەهایەکی گەورەی عەزیم کە ئەحزابی سیاسی پارلمانتاریز وەکو تووتکەی خۆیان ڕاکێشن پێیان ئەڵێن چ بەرنامە و پرۆژەیە ئیجرا بکەن ڕێک ئەوانش لە پارلمانەکانە کە لەنین ناوینا بۆ خوگدانی یعنی شوێنێکە خوگەکان لەژین کەڵە ئێمە هەر لەو خوگدانیشە کەڵگۆرەگەین کە شوێنی خوگیژە لەوێ سعاتها لەسەر شتایکی جزئی من جاری وایە بەرنامەی پارلمانهای ئەوروپا گوێچکەم جارێک بۆ 2 ساعت و نیو لە ئۆستراش لە نەمسا لەسەر سۆسیس کابرا هاتوو لەسەر سۆسیس قسەیەکەوێ بێ سوسیس باش دروستکەن قسەی قۆڕ بێمایە پیچ و پوچ و زۆر مەحزاب کۆنسەرڤاتیڤانە کە ئێمڕۆ هەر قسێ بکەین ڕخنەیە بگری لە سیستمەکە و بڵێ ئێوە بەکرێگیراوی سەرمایە بەکرێگیراوی کۆنسەرنەکان ئێوە خۆتان نەفرۆشن مەسەن لە حیزبە سەوزەکان کە ساڵانە بودجەیەکی عەزیم لە بەناو خێریە بەناو خێش شپێندە
لە کۆنسرنهایەکی بینەملەلی وەرەگرن لە دوایچە بانک وەرەگرن لە مرسدس بنز وەرەگرن ئەگەر ڕخنیان لێوەگری ئەڵە تۆ مافی مرۆڤ بەڕسمێ ناناسیت و تۆ حقوقی بەشەر و نازانم تۆ گرۆند گزێت قانونی ئەساسیان بەڕسمێ ناناسی پس تۆ کەسێکی لا دەر و بێت لە سیستمی دموکراسی ناگونجێت. دەستی خۆش بکە حەسەن کۆمنتەکەت گەیشت زۆر سپاس زۆر خۆشحاڵم بەشداری بەرنامەکەت کرد مێدەوارم ئەمڕێنیش تریژ ئەگەر لێرە هەنوو ئەیانەوێ لێرە کەسێکی تر هاوڕێکی تر هاتە سەرخەت بەڵام دیارە نەیتوانیت بمێنێتەوە بەجێ هێشت زۆر سپاس کا حەسەن بۆ بەشداریەکەت من وایە هەم منیش هەم هاوڕێ پێشڕۆیش لەو بابەتەوە هاوڕاین کە دیموکراسی و سیستەمە نییە کە ئێمە لێمان تێکچەکە چییە زانی کە دیکتاتۆریەتی بۆژوازیە هیچ گومانێک لەوەیان نییە بەڵام باسەکە لێرەیە لەسەر ئەوەی کە ئێستا پێوترێت ئەو دیکتاتۆریەتە بۆژوازیە بێپەردەیە پەردەدارە پەردە پۆشکراوە لەلایەن دیکتاتۆریەتێکی بۆژوازی بێپەردەوە هەڕەشەی لێکرێ و ئەم هەڕەشەکردنە ئەم هەڕەشەیە زۆرتر لەوەی کە لە خودی ئەو سیستەمە بێ لەو دەستکەوتانەیە کە ئەم دەسەڵاتە بۆ ئەوەی خۆی جێگیرکاو ببێنێتەوەوانە ناچار بۆ لە مساومەیە کە بە سەرچینی کارگەریا فەرز کردووە شتێک بدات شتێک تەسلیم بکەم نە بەشێک لە خواستەکان جێبەجێ بکات و ئەمانە هەڕەشەکە ئێستا لەسەر ئەوەیە باسەکەمان ئێستا بە مشەخەسی بە لەسەر ئەوەیە داوای لێبوردنەکە من نەزانم کاتی کەماندا بەکە حەسەن ئەم هاوڕێش کە ئەڵێ چەپی ئەوروپا و ئەمریکا چەپێکی برسی نییە لە زۆربەی وڵاتانی خارجیدا لە شفرۆشی ژنان من نازانم ئەمە چ پەیوەندێکی بە هاتۆتە سەر هینەکەش من نایبینم پەیوەندی هەبێ بەم باسی ئێمە یا من تی ناگەم بەرحاڵ بەهەر سوورەت هاوڕێ سالاری ئاسنگەر ئەڵێ ترامپیزم خەتەری لەسەر ئەمریکا زۆر کەمترە تا شەرقی ئەوسەط و ئەوروپا و نوێنەرەکانی لە جیهان خەتەرترە هەر بۆیە ناسیۆنالیزم و پانسیمالیزم بەرهەمی بەڕاسمی دەناسن نازانم ئەوەست ناسیۆنالیزم و ناسیۆنالیزم بەڕاسمی دەناسن بەرحاڵ بەستەوەیە کە ترامپیزم دیارە هەڕەشەکەی لەسەر ئێمە زۆرترە تاوەی کە لە سەر ئەمریکا هێتی بەرحاڵ هاوڕێ پێشڕۆیمە تقریبان گەیشتینە کۆتایی بەرنامەکان پێما بێمە تەوافقمان هەبوو لەسەرەوەی کە ئەم هێزە چەپە کە دەرکەوتووە ئێستا گرە و لەسەر ئەوەیە کە ئەم هێزە چەپە بتوانێ کۆمەلگای ئەمریکاوە لەگەڵیشا دنیا ئیمکان من پێم خۆشە لە ڕێگەم بەرنامەوە ئەو شتانی کە تۆ باسی کرد لەسەر چەپەکانی ئەمریکا دووبارەی کەمەوە تاکیدی لێ بکەم چونکە لە ئیعلامی ڕسمی کوردستانەوە خۆ تۆ چییە بیستی لە وڵاتێکی دیموکراسیە و ئیتر کۆماریەکان هەن و ڕیپۆبلیکەکان هەن و شەڕەکەن لەگەڵیەکە و منافەستیانێ و ترامپێ و ئەنتی ترامپێوانە بەڵام کەس باسیەوە ناکە کە سۆشیالیزم لێ خەریکە چەکەراکە سۆشیالیزم جوڵانەوەیکی چەند بەهێزە و لەناو ئەم جوڵانەوە بەهێزەیە چەندین ناوەندی فکری و ئەوانە دەرکەوتونەوەوانە هەر ڕۆژ نییە گەر متابعاکەم ڕۆژ نییە ناوی کتێبێکی تازە سەبارەت بە تحلیلێکی مارکسیستی بۆ کۆمەلگایە جانبێکی کۆمەلگای ئەمریکا نەبیستی لە هەموو شوێنەوە تقریبان پێما بەسبەی نییە هەموو فاستفودەکان لە 15 ویلایەتە مانگرتن ڕاگەیەنراوە مانگرتنی کارگەری لە هەموو شوێنەکە ئەچێتە پێشەوە ڕێکخراوی کارگەری لە هەموو جێگەیەکە دەرئەکەوێ بەشێکی زۆری گەنجەکانی ئەم سەردەمە بەشێکی زۆر بەرچاوی گەنجەکانی ئەم سەردەمە خۆیان بە سۆشیالیست ئەزانن لە 100 تا 15 شتێکی ئاوا بوو ماوەیەک لەو پەر ئەحسایان کردبووە تا کۆمونیزمیان پێ باشتر بووە لە کاپیتالیزم ئەمانە کە دیارە بەنسبەت وڵاتێکی وەکو ئەمریکاوە خەیاڵ بووە ئەو دیموکراتیک سۆسیالیستەکان یاخود ئەوانەی کە بەڕاستی توانین پێیان بڵێن هینەکان ئەوانەی کە سۆسیالیستن بەڵام بە دیموکراسیانە سۆسیالیستن بە تەسویری خۆیان و ئەوانە ماوانە لە هێزێکی چەند هەزار کەسیەوە ئەمڕۆ خەریکە تەجاوزی سەدان هەزار ئەندامیان هەیە لەسەر تاسەری ئەمریکا لە هەموو شوێنەکە ڕێکخراویان دروست کردووە ئەنوا ئەشکال تۆڕیان دروست کردووە ئەنوا ئەشکال ڕێکخراوی هەتا تەعاونیاتی کارگەری بڵین هەرەوەزی کارگەری کە کارگەران خۆیان لە جێگایەوە بڕۆن بۆ سەرمایه‌دارێک کارکەن خۆیان پێکەوە هەرەوەزیان دروست کردووە و بە هەرەوەزی کارەکەن و ئەوانە دیارە مەجبورن وەکو شەریکەتێک کار بکەن بەڵام بە هەرەوەزی کارەکەن و تا لەو شەریکەیان بەشیان هەیە کە چون شەریکەکان بەجێش کە چون ئەو گروپە هەرەوەزیان بەجێهێش بەشیان نامێنێ ئەمانە دروست بوون لە ئەمریکاوە ئەمە
بۆ خۆی ئومێد بەخشە و زۆریش لەم مەسایلانە بەداخەوە لە کوردستانە عکس نابێتەوە. من شتێکی ئەو تۆم نەماوە پێشڕۆجان بۆی بەرنامەکە لەمە زیاتر درێژ نەبێتەوە گەیانمانە 2 سعات ئەگەر شتێکی کەمت شتێکت هەیە توانی بە چەند دقەیەک تەواویکەی وایتر لەمە زیاتریش ئەم بینەرە ئازیزانە کە تا ئێستا تەحمولیان کردوون ماندوو نەکەین. من هەرتەنا ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ گوێگرتنی بینەران و کۆمنت و سەرنجەکانیان و سپاس بۆ تۆش بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە و شتێکی تۆم نەما هەز دەکەمەوەی پێویست بوو وتم. زۆر باشە دەستەکانی خۆش پێش ڕۆزۆ خۆشحاڵ بن کە بەشدار بووی لەگەڵ ماوەمێدەوارم لە بەرنامەی تریشا فرسەت بێ پێکەوە بین هەر ئاوا زیندوو لەگەڵ بینەرانیشمانە تەفاعول بکەین و ئەنە وەڵامی پرسیارەکانیان و تەقبولی ڕەخنەکانیشیان بکەین. جا من لێرە تاکید یەکەمەوە ئەم کەناڵە کەناڵی هەمومانە کەناڵی هەموو چەپەکانە ئێمە لەگەڵ یەکترا شەر نییە لەسەر هەموو شتێک ڕێکەوینەوەوانە بەڵام لێک بزوتنەوە لێک جوڵانەوە یاین شەڕ لەگەڵێکاکەین ناکۆچیمان هەیە لەگە فکریا لەگەڵێکا بەڵام لێرە لەم پانتایە ئەتوانین پێکەوە گفتوگۆ بکەین و جەماوەری کوردستان و خەڵکی کوردستان ببینێت چەپ هەم کەسانی بەتوانای هەیە لە ڕووی تیوریەوە هەم کەسانی بەتوانای هەیە لە ڕووی هەتاوانە کە پیان وایە سەرمایه‌داران هەر خۆیان نەچن بۆ جامیعە و ئەوانە لە ئەکادیمیا بەس ئەوانیتیان وانە کۆمونیزمی ژەمەی هەیە چەپ و سۆشیالیستەکانی ژەمەیان هەیە دووبارە اختلافیشان هەیە لەگەڵ یەکا بەڵام شەڕ لەگەڵ یەکا ناکەن دانیشتن اختلافەکانیان بە شێوەی گفتوگۆ و مناقەشە و ئەوانە عەرزەکەن لەگەڵ یەکترا جوڵانەوەیکی گەورەیە چەپ لە کوردستانە جوڵانەوەیکی گەورەیە سۆشیالیزم لە کوردستانە و مستحقی ئەوەی هەیە کە بتوانێت دەنگ بە ئیمگا ئەم کەناڵەمان بۆەوە داناوە چاوەڕوانی ئەوەین کە هەموو ئێوەی ئازیز کە بینەری ئەم بەرنامانن لەگەڵمانە بەشدارن پشتیوانمان بن لە یوتیوب لایکمان بکەن بە ئیشتراکی کەناڵەکە بکەن بە دۆستانتان بڵێن کە ئیشتراکی بە تایبەتی کەناڵی یوتیوب زۆر گرنگە ئیشتراکی کەناڵی یوتیوبەکە بکەن و ئەتوان هەتا زەنگەکەش لێدەن بۆی گەر بەرنامی تر خستە سەری بەشدار بنتیایە ینی بۆتان بێت بڵێن ئیشارەت کە شتیشی تازە هاتووە زۆر زۆر سپاسانێک تا ئێستا تەحملتان کردین ڕۆژێکی خۆشتان هەبێ بە ئومێدەوەی لە بەرنامەیەکی ترا پێک بگەینەوە و لە باسێکی ترا و پێکەوە گفتوگۆ بکەین و ناخۆشیەکانمان بەیانکەین و ڕێکەوتنەکانمان بەهێزترکەین و شەوێکی خۆشتان هەبێ و هەر بژین تا بەرنامەیەکی کە بە شادی و ئارامیتان ئەسپێن.